سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەر لەوەی بابەتی بەرنامەکە و میوانەکان بناسێنم بابەتێکی گرنگ هەیە کە لە کاتی ڕوودانیەوە کە کوشتنی خێزانێکی کووردە لە بەغدا لە ناوچەی مەنسوور یعنی میدیا و تاچی کوردی و خەڵکی کوردستانی هەژاندووە لە ڕاستیاوەی کە بکوژەکەی دەستگیر کراوە بە ناوی مەهدی حسێن ناسر مەتەر کە لە دایکبووی ساڵی 84 بەغدایە و کارمەندە لە وەزارەتی ناوخۆی عێراقی پاسەوانی باڵۆزخانەکان و بە دیاریکراوی باڵۆزخانی رووسیا بووە. دیارە ئەم جۆرێک لە پەیوەندی لەگەڵ سەرۆکی خێزانی کوژراوەکە یاخود ئەو بەڕێزەی کە ناوی دارایە و کوشتوێتی پەیوەندی هەبووە. پێش چەند ڕۆژێک یاخود لە کاتی ڕوودانی ڕووداوەکەدا چۆتە ماڵی کەسەکە و داوای لە کوژرا و دارا کردووە کە بڕێک پارەی بە قەرز بداتێ ئەویش پێی نەداوە دەمەقاڵە دروست بووە. چەقۆیەک لە نزیکی دەمەقاڵەکە هەبووە ئەو تاوانبارەکە کەسەکەی کوشتووە دواتر هاوسەرەکەی گەڕاوەتەوە بۆی تاوانەکەی بشارێتەوە ئەویشی کوشتووە و هەردووکیانی بردووە بۆ حەمامی ئەو ماڵە ئەو خانووە. دواتر کچەکە کە ناوی شیلانە و دکتۆرەیە و دەرمانسازی تاو کردووە کە گەڕاوەتەوە ڕوبەڕووی تاوانکارەکە بکوژەکە بۆتەوە بە تەپڵک لەسەری داوە بەڵام هاتووەتە دەست لەویش بکوژەکە بە چەند بۆ کسێک لەوی داوە ئەویشی خستووە و دواتر بە سەرینێک خنکانوێتی ڕووداوەکەی بەم جۆران جام داوە. دواتر هەوڵی داوە ماڵەکە بە تاواتی پاک بکاتەوە و شوێنەوار و ئاساری جێپەنجە و جێپەی خۆی و کوشتنەکە بشارێتەوە و دواتر ڕای کردووە و ئێستا لە ئوتێلێک لە بەغدا دەستگیر کراوە و دەگات بە سزای خۆی لە ڕووی یاساییەوە. بەڕێزان تەوەرەکانی ئەم شەو گفتوگوی ئەم شەومان تایبەتە بێ بە دۆخی عێراق بەگشتی و دۆخی عێراق تاوتە دەکەین لە چەند ڕوانگەیەکەوە. یەکەمیان لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا لە چه ئاستێکدایە بۆ چۆ دەڕوا چه ئاسۆیەک هەیە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بگەن بە ڕێکەوتنێکی گشتگیر و کۆتایی لە نێوان هەردوولادا. لە لایەکی ترەوە دۆخی بەغدا و نێوان هێز و لایەنە سیاسی عێراقیەکان واڵبژاردننی پێشوەختە بەجۆ دەگات و ئەوەی کە باز دەکرێت لەسەر مستەفا کازمی و ئەوەی دەبینرێت لەسەر جموجۆڵەکانی مستەفا کازمی و پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکادا ئێستا تا چەند واقعیە و تا چەند ئەمریکیەکان 100% پشتیوانی لە مستەفا کازمی دەکەن و مستەفا کازمی بە دۆست و خاڵی وەرچەرخانی عێراقی خۆیان دەزانن لە پرۆسەی حکومڕانی و سیاسی لە عێراقدا. ئایا ئەوەی لە عێراق ڕوودەدا و ئەو گۆڕانکاریانەی لە عێراقدا دێنە پێشەوە لەسەر دەستی مستەفا کازمی دەبن. مستەفا کازمی ڕەجل الدەولە و گۆڕانکاری ڕیشەی لە عێراقدا دەکات یاخود ئەوەی کە دەبینرێت تەنها وەکو زۆرێک کەس یعنی شیکردنەوەی بۆ دەکەن جموجۆڵێکی میدیاییە و هیچی دیکە و ڕەنگە مستەفا کازمیش نەتوانێت لە ناو ململانەکانی نێوماڵی شیعە و ناو هێز و لایەنە سیاسی بەرژەوەندی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان هەڵبکا و ئەو دۆسیە و بەرنامانی کە هەیەی بە ئەنجامی بگەێنێ. گفتوگۆکانمان دەست پێکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان نەوزاد مهندیس کە بە سکایپ و ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە بێ، هەروەها فاروق عەبدول لە ستۆدیۆ لە سلێمانی کاردووچیان و چاودێر بەشداری لە بەرنامەکەکەن. سوپاس بۆ میوانداری و بەشداری هەردوو لاتان. کاک نەوزاد دەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم دەمەوێت لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداوە دەست پێ بکەین. پرسیارە گرنگەکە ئەوەیە هیچ ئاسۆیەکی ڕوون لە جموجۆڵ و لە کارنامە و بەرنامەی هەردوو حکوومەتدا دەبینن کە نیەتێکی دروست و ڕاست هەبێت بۆ ئەنجامدانی ڕێکەوتنێکی گشتگیر و کۆتا لەسەر کۆی دۆسی هەڵپەسێراوەکان نەک تەنها موچە و بودجە بەڵکو و خاک و ناوچە دابڕێنراوەکان و کۆمەڵێک بابەتی دیکەی دەستوری و هێزی پێشمەرگە و لایەنی ئەمنی. بەڵێ زۆر سپاسانەکەم بەداخەوە نەوەڵام من وەکو خۆم بە سەراحەت و ڕاستەوخۆ ڕاشکاوانە بیڵێم ئەگەر متمانە و ئەگەر ڕازگۆیانە لەگەڵ یەکدا هەنگاویان بنایە و گفتوگۆکان سەری بگرتایە و لە یەکتری بچوونایەتە پێشەوە و متمانەیەکی کۆنکرێتی لە بینیاندا دروست دەبوو لە دەبوایە لە ساڵی 2014ەوە کە کێشەکانی موچە و بوجە بە تایبەتی دەستی پێکردووە و ئەگەر بشدڕێنەوە بۆ ڕابردوو کێشەی دابینکردنی بودجەی هێزی پێشمەرگە لە 2004ەوە و کێشەی خاک و مادەی 140 لە 2007ەوە و زۆر کێشەکانی تریشکە کەڵەکە بوون بە ماوەی ئەم 16 ساڵی ڕابردوو دەبوو ئێستەکانە
ئەنجامەکانیان دەربکەوتایە و ڕێکەوتێکی کۆنکرێتی بکردا. دەبینین هەر ئەم ساڵ هەر لە ماوەی ئەم حەومانگەی ڕابردووی ساڵی 2020 وەفدی هەرێمی کوردستان پێم وایە نزیکی 6 جار چوونەتە بەغدا و هاتوونەتەوە. هەر جارەی ئەوەی کە یەکێک تۆزە متابع بێ و چاودێر بێ و بزانێت لە ئیشوکاری گفتوگۆکان و لیژنە و لیژنەکاریەکان تازە دەبینین دەڵێن وەڵا لیژنەی لاوەکی پێک دێنین بۆ هەموو بابەتەکان و لیژنە لاوەکیەکان هەڵدەسن بەکاری خۆیان و ڕاپۆرت دەژوست و دوایی بۆ لیژنەی باڵا و دوای دانیشتن. ئێکات کە خۆ ئەمە سێ مانگیکەی تر ساڵی 2020 کۆتایی پێدێت. لەبەرەوە بەڕاستی ڕاشکاوانە بڵێن نە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێتی کۆنکرێتی بە بەغداد هەیە و نە بەغدادیش وەکو وتمان بتوانێتی کۆنکرێتی و ئەوە لەگەڵ حکوومەتی هەرێمات کوردستانە هەستی پێدەکا و بێتە پێشەوە. هەر یەکەیان من ئەوەی کە خۆم متابع و چاودێریم کردو بۆ گفتوگۆکان و گەڕی دانیشتەکان هەر جارەی بابەتێکی تازە دێتە پێشەوە کە بۆ خۆی ئەمە بە قەست بێت یا بە بێ قەست بێت بە دڵنیایی من دەزانم کە بە بەرنامەیە بۆ ئەوەی وەکو دەڵێن ڕۆژ بخەنە بەردەمی ڕۆژ و وەختی پێ ببەنە سەر و ئەوەی کە هەرێمی کوردستان مەسەلەن داوای دەکات جێبەجێ نەبێ و ئەوەی کە شایستە و مافی کوردستانیشتە بەغداد نەیدا ئەمانە شتی تازە دەدۆزنەوە و بە خۆی مەسەلێکی مەشهوریش هەیە. ڕاستە هەموو جارێک دەڵێن لە دوای کۆبوونەوەکان زۆر گشتگیر بووە سەرکەوتوو بووە بەڵێ وایە ئەمە بۆ بە شێوەیەکی گشتی و لەسەر خاڵە ئەساسیەکان قسەیان کردووە. بەڵام خۆتان دەزانن کە دێتە سەر تەفاسیل و وردەکاری وەکو مەسەل لە عەرەبیەکەیە کە دەڵێن شەیتان لە تەفاسیلا خۆی مەڵاس داوە و کاتێک چیتە سەر وردەکاریەکان و دەست دەبەی بۆ وردەکاری حەقیقیەکان سەیرەکەی گەلێک کێشە و مەشاکل دێتە پێشەوانەیە کە قابلی ئەوەیە تۆ هەم گفتوگۆیەکی چڕ لەگەڵ خۆتا لەناو لە هەرێم و بەغدادیەکانیش لە بەغدا لەگەڵ خۆیانە بیکەن و دوایی بێنەوە بۆ قسەکردن لەسەری. بۆیە بەڕاستی ئەوە وەکو وتم 6 جەو لە زیاترە لەم ساڵدا و پێشکە لە ساڵی 2010 و 90 و ساڵانی پێشووتریش کە هەم گەڕیدە و کە ئەم گفتوگۆیانە بەردەوامیان هەبووە کەواتە بەڕێی من و پرسیارەکەی جەنابیشت بۆیە تا ئێستا نەگەیشتنەوەتە ڕێکەوتنێکی کۆنکرێتی و کۆتا. هەر ئەمەیە مەسەلەکە کە متمانەیەکی ڕاستگۆیانە و ڕاستەقینە لە بینی هەردووچیاندا نییە. دەست خۆش کاک نەوزاد دەگەڕێمەوە بۆلات کاک فاروق لەسەر هەمان بابەت تۆ تێبینی چییە؟ ئایا ئاسۆیەک دەبینی یان ناوە؟ ئەگەر ئاسۆیەک نییە گرفتەکە تەنها متمانەیە یان پێت وایە خەڵکێک هەیە سوود لەم ناکۆشی و دووبەرەکی و بەستەڵەکە زۆری نێوان هەولێر و بەغدا دەبینێ؟ لە ڕاستیە ئێمە نابێت یعنی بەو شێوەیە ڕەشبینیش بین چونکە بەڕاستی ئێمە کە قسە لەسەر ناکۆکی نێوان هەولێر بەغداکەین قسە لەسەر یەک دەوڵەت دەکەین. یعنی ئێمە لە کۆتاییە بەشێکین لە عێراق و ئەبێم کێشانە چارەسەر کرد یا ئەوە تا بێ عێراقی تۆ ئێمەی تێداین دابەش بێت و دابەشبوونیش تاقی کرایەوە کورد هەوڵیدا و کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانیان نەکرد و عێراق وەک ئەو چوارچێوەی کە ئێستا ئێمەی تیاژین ماوەتەوە. بۆیە مانەوەی بەم شێوەیە بەڕاستی پێویستی بە چارەسەرکردنە پێویستی بە دۆزینەوەی حەل لە بۆ کێشانە. عنی ئێمە ئەو هەوڵانەی کە هەیە هەوڵی باشن و ئەبێت ئیسیسمار کرێت و ئەبێت تەوزیف کرێت و ئەبێت وا بکرێت بچێتە ناو ئیسیسماری کات چۆن تەوزیف کرێت تا لە هەورێمەوە دەیان جار هەر لەم ساڵان نزیکی 10 جار وەفدی جیاواز و وەفدی سەرەکی کە قوبا تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی کرد بێت چوونەتە بەغدا گفتوگۆیان کردووە لە ئەمریکا و مستەفا کازمی داوا کا بێن گفتوگۆ بکەین پێشۆی بچێ بۆ ئەمریکا ڕێکەوتنێکی 3 مانگە دەکرێت 320 ملیارە نێردرێ ماگانە. بەڵام هێشتا ئەمە جێمتمانەی وەکو کاک نەوزاد دەڵێ نە خەڵکە نە حکوومەتە. ڕاستە ئەوەی کە کاک نەوزاد باسی کرد گرفت ینی متمانە بەشێکی گرنگی هەنگاوەکانی چارەسەرە. بەڵام لە دەروی متمانەش کۆمەڵک ڕێوشێنی دیکە هەیە ڕێوشێنی سیاسی هەیە ڕێوشێنی قانونی هەیە هاتە نەقسەکان لەکوێیە بالضبط یعنی خەلەلەکان یعنی بیدایەتێک دەستی پێ کردو تۆ هەموو شتێک بە دانووسان ئەڕوات دانووسانەکە وردە وردە لە دانووسانەکەەوە متمانە دروستە بێت کە متمانە دروست بوو دواتر حلولەکان داڕێژێت ئەوەی کە پێوتە چارەسەرەکان داڕێژێت چارەسەرەکان ئەگەر سیاسی بن ئەبێت لە شوێنی خۆیان ئیش لەسەر چارەسەرە سیاسەکان بکەن ئەگەر قانونین یاساین پێویستی بەوەیە کە جیهەتی دیکە و لایەنی دیکە بێتە ناو بە تایبەتی پەرلەمانی عێراق و محکمەی اتحادی کۆمەڵک دەستگای دیکە ڕۆڵیان هەبێت لە دۆزینەوەی چارەسەر بۆم کێشانی بەڕاستی خۆ ناشکرێت مەسەلەن دوو هێز دوو تەرەف بەردەوام لە سەنگەرا بن لە دژی یەکتر
و ئیدارەدانی دەوڵەتیش بۆ شێوەیە ناڕوات بۆیە ئەوەی کە هەیە بەڕاستی بەوادرە ڕاست ئێمە بەوادرەکان زۆر جار تووشی عەرقەلا بن تووشی مەشاکلە بن تووشی بربەستە بن بەڵام دەبێت هەموو جارێکیش کار لەسەر شکانی و بربەستانە بکرێت ئەمە هەنگاوێکە و خودی ئیدارەی مستەفا کاظمی بەڕاستی کە هەم تیمەکەی هەم خودی خۆشی ئەم پەیامەی داوە بە لایەنی کوردی کە جوودێکەکات بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانە ناڵێن چارەسەر دەڵێن احتیواکردن دەورەدان چونکە بەڕاستی وەزع لە هەرێمی کوردستان وەزعی دارایی زۆر خراپە ینی ئەگەر لە بەغا خۆی کە هاوارەتی ئەڵە زۆر خراپە لە هەرێمی کوردستان مزاعفە ینی دووقاتە بۆ هەرێمی کوردستان بۆیە یعنی بەردەوامبوونی ئەم دۆخە ڕەنگە لە نهایەتە بارودۆخی سیاسی گشتی عراق بەرەو ئاقارێکی مەترسیدار بێت و ئەوەی کە هەیە لە جیاتی ئەوەی کە ئێسێمە دانووسانێکی ڕەنگە نابەرهەم کە ینی هێشتا مەسەن بەرهەمی تاواتیمان وەرنەگرتووە لە سەنگەرگرتنێک باشترە کە ئێمە بەچەک بچینە بەرامبەر یەکتر و داوای مافەکانمان کرد لە بەغدا بۆیە یعنی ئەوەی کە هەیە بەڕاستی ئێمە دەبێت ڕوئیای لەسەر هەڵچنین و ئەبێت ومێدی لەسەر هەڵچنین و ئەبێ وردە ئیشەکانیش مەسەلەن کۆ بکرێتەوە بابەتەکان مشکلەکە ئەوەیە لە دوای ساڵی 2014 کە گرفتی موچە و بوجە بۆ هەرێمی کوردستان دروست بۆ لە چوارچێوەی عێراقا هەر سەرۆکوەزیرانە گۆڕابێ کورد ومێدی لەسەر هەڵچنیوە هەر سەرۆکوەزیرانە گۆڕابێ کورد مبادەری لەگەڵا کردووە گفتوگۆی لەگەڵا کردووە وەفدی جیاواز چوونەتە بەغدا یعنی گەیشتە قۆناغێک کە خەڵکی کوردستان و میدیای کوردی هاواریانە کرد کە هەرێمی کوردستانە نایێڕێکەوە خەتای بەغانیە ئەی گەیشت بۆ ئەوەی خەڵک لە دژی حکومەتی خۆی کە هەرێمی کوردستانە قسەیەکرێوی دەمە کووردە خۆی نایەوێت ڕێبکەوێ یعنی مبادەرەکان لە کوردستانەوە هەن بەڵام یەک پرسیار گرنگاوی ژەوەیە پێدوانیە نەقسەکە لەوەیە لەگەڵ گفتوگۆ حکوومەکەی گفتوگۆی سیاسیمان نییە ئەگەر نیمانە خەلەلی نەبوونی گفتوگۆی سیاسی بۆ کاگارام یعنی یەک منطقەیە لە سیاستە دائما لە سیاستە تۆ بەدائیل تەڕەکە یعنی بەدائیلەکانت ئێستا لەگەڵ بەغدا چییە باش ئێمە واوازمان لە گفتوگۆ هێنا وتمان بەغدا هیچ نایەتە پێشەوە بەغدا زاڵمە بەغدا کورد ئەچەوسێنێتەوە بەغدا واو کۆمەڵک شتی کەشمان ڕیز کرد کە ئەمە یعنی ئێمە بەواقعی مەسەلەن ڕەنگە بەریەکەوتنیشمان هەبێت لەگەڵی بەڵام ئایا مەسەلەن ئەو بێژگە لە گفتوگۆ ئێمە بەدایلێک دیکەمان هەیە مەسەلەن بتوانین دەستبەرداری بەغدا بین ئەتوانین ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان کاکە لەگەڵ بڕینی بودجەی هەرێمی کوردستان لە بەغاوە ئێمە پشتمان پێبەست و توانیمانە مەسەلەن ئیدارەی اقتصادی خۆمان بدەین ئەمەیەکێکە لە گرفتەکان بۆیە ئێمە پێویستمان بە بەغدایە مادام تۆ پێویست بە بەغدایە لە مەسەلەی دارایی و میزانیت دەبێت پێویستەکەشت بەقەدەر تێڕوانینەکانت بێت بەقەدەر ڕوئیاکانت بێت بەقەدەر چارەسەرەکانت بێت یعنی ناکرێتەوە بڵێ من پێویستم بە میزانی عێراقە دەبێت ئللا مەسەلەن مانگانە 2 میلیارد مەسەلەن دۆلارم بۆ بنێرە میلیارە دۆلارم بۆ بنێرێت نەخێر ئەوش مەسەلەن دێتە ناو دانووسانەوە یعنی ئەوش مەرجی هەیە شڕوتی هەیە کاتێک کە دێتە ناو دانووسانەوە دەبێت وا بکرێت کە حەلێکی وەسەط هەبێت لە نێوان هەردوولایە ئەمە بۆ مەسەلەی دارایی بۆ مەسەلە سیاسەکانی ژوایە ینی بۆ مەسەلە سیاسەکانی ژێمە گرفتمان لە مەسەلەی خاکە گرفتمان لە مەسەلەی سەلاحاتەکانی هەرێمی کوردستانە گرفتمان لە ئیدارەدانە یعنی ئەمانەش پێویستیان بە چه پێویستیان بە ڕوئیایەکە و پێویستیان بە کۆمەڵێک جموجۆڵی دیکەیە لە دەروی حکومەتی ژۆی کە جناوت باس کرد هێزە سیاسەکان تێدا بەشدار بن جیهەتی دەولی تێدا بەشدار بێت نەتەوەگرتوەکان تێدا بەشدار بێت بەڕاستی ئەمانە ئەتوانن ببنە فاکتەرێکی باش بۆ ئیدارەدانی ئەو کێشانەی لە عێراق ینی ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە و دواتر کە ئیدارەدان دروست بوو وردە چارەسەر دێتەکایەوە یعنی چارەسەرەکان ڕەنگە چارەسەرێک بەدڵی هەرێمی کوردستان نەبێت و بەدڵی بەغاش نەبێت بەڵام بالمجمل ڕەنگە لە بەریەکەوتن و سراع و مبلانەکە باشتر بێت کێسا دۆخێکی نەخوازراوەیە بەڕاستی دەست خۆش کاک فاروق کاک نەوزاد یعنی قسەکە ئەوەیە زۆر دەمێکە ڕەنگە من و تۆ پێشتریش ئەم بابەتەمان مناقەشە کردبێ باسمان کردبێ لە بەرنامەی گەرما و گەرما گفتوگۆکان پێویستیان بە چاودێرە بەلایەنی سێەمە بە پشتیوانی سیاسی هەیە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا بۆ ئەمانە دروست ناکرێ بۆ ئەم کارتانش بەکار ناهێنرێ خۆ دەوترێ زۆر جار ئەمریکیەکان و بەریتانەکان و ئەوروپیەکان لە ڕێی باڵۆزخانەکانیانەوە جۆرێک لە فشار لەسەر هەردوو لا دروستەکەن بۆ ڕێکەوتن بەڵام ڕێکەوتنێکی کۆنکرێتی کە لە بەرژەوەندی هەردوو لابێ پێویستی بە کەسی سێم هەیە ئەمە دەزانین یعنی هەر جارێک
هەرێمی کوردستان و بەغدا یان عێراق بەگشتی گەیشتوێتە قۆناغێک یەکێک لە دەرەوەی ئەم دوو دەسەڵاتە ڕێکی خستووە و قۆناغەکەی تێپەڕانەوە. ئێستا بۆ پەنا نابدرێ بۆ ئەوە کورد پەنای بۆ نابە و لەسەر ئاستی بەغدا بۆ نایەتە ئاراوە؟ زۆر باش. خۆی من حەزەکەم خاڵێکیکە بۆ بەرچاوی بینەران و هەر کاک فاروقیش باس بکەین. گفتوگۆکان ڕاستە دیدار و چاوپێکەوتن و بینینیەکان لە نزیکەوە ئەمە وەکو ئەڵێن سەهۆڵبەندانەکەی شکاندووە و ئەو دڕدۆجی و دوور لە یەکتری هەرێم و بەغدادی نەهێشتووە. بەڵام خاڵێکی تر لە منطقی گفتوگۆدا بریتێ لە هێز هیچ کاتێک مەسەلەن ئەوەندە کاریگەر بووە کە توانیوێتی هەموو کێشەکان هەموو گفتوگۆکان یەکلا بکاتەوە. بۆ نمونە ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەرەتای ساڵی 2023 و تا مانی سەرکردە مەزنەکان لی کورد لە بەغدادا کورد هێز و پێگەی زۆر بە قووت و بەهێزی هەبووە و توانیەتی شەرت و مەرجەکانی خۆشی و تێڕوانین و دیدگاکانی خۆشی و شایستە داراییەکانی سیاسیەکانی ئابووری و ئەمریکانی خۆشی دابین بکە. بەڵام ئێستا بەداخەوانێ دەسەیرەکەی لە کوردستاندا لە ناو هێزە سیاسیەکاندا و سەرکرداتی سیاسی کووردا دردۆنجی دوو لە یەکتری دوورەپەرێزی لە یەکتری هەیە حتا سەنگەری لە یەکتریش هەیە. ئەمە وای کردووە ڕێگی داوەتەوە تەنانەت لە گفتوگۆکان لە بەغدادیش زۆر باش ئەم وەزع و دۆخە سیاسیەی هەرێمی کوردستان دەزانێت و دەزانێت ئەو پێگە سیاسی و گەورەیەی کورد نەماوە یەک و یەکگرتووی جاران نەماوە مەرجعیەت و سەرکردە باڵا بەهێزەکان نەماون لە کوردستاندا بۆیە بەو چاوە سەیری تۆ دەکا و بەو چاوەش دێدە پێشەوە و بەو چاوەش دەیەوێت شایستە داراییەکانی کەم بکاتەوە. بۆ نمونە ئێمە لە ساڵی 2023 تا 2014 بە حساب لە سەتا حەڤەی پشتی بودجێ عێراقمان بەرکەوتووە و بۆمان سەلمێراوە. ساڵ بە ساڵ دەبینی لە 2014 تا ئێستا بۆتە لە سەتا حەڤدا بۆتە کەمتر لە سەتا چواردە پار لە 12.67 بۆ ئێستاش دەیانەوێت لە ساڵی 2020 تا هەر 12.67 بێت کەواتە ئێمە ساڵ بە ساڵ پاشەخشێمان کردووە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی پێگەی سیاسی و استراتیژیەوە لە ڕووی ئابووری و ئەمنیشەوە. بۆیە کەواتە هێز مهمە بۆ کورد دەبێت ئەم کارتەش بەکاربێنێ یەکەم هەنگاویش دەبێت لە هەرێمی کوردستان لە ناو ماڵی خۆیە خۆی بەهێزکە خۆی یەکریزگا خۆی یەکدار و یەکردار بکە. ڕاستە دەڵێ تیمەکەی حکوومەتی هەرێمی کوردستان نمایندەی حکوومەتی هەرێمە و تیمی حکوومەتە و ڕاوبۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمە لە ڕووکەشا وایە لە ڕاگەیاندنیشدا وایە. بەڵام سەیر دەکەیت تەنها سەرکردەیەکی سیاسی دەچێتە کۆبوونەوەیکی سەرۆک ماکرۆنەوە باشە کە وەکو هەموو سەرکردە سیاسیەکانی عێراقی بەشداری کردووە کەچی دەبینیت لە ڕاگەیاندنەکانی لاری بەرامبەرەوە ئەم هەڵوێستا کە بەشداریەکی زۆر ئاساییە و دەعوتنامە کراوە بچووکی دەکەنەوە لەم لاوە لە بەرامبەریشا بە هەمان شێوە چوونەکەی مەسەلەن وەکو بەناوی سەرۆکی هەرێمەوە دەکرێتە جێگری سەرۆکی حیزبێک بچووک دەکرێتەوە. کەواتە ئەمە ئەم دردۆنجیە ئەم نالەباریە ئەم ناڕێکی و ناتەبایە لە کوردستاندا بەغدا زۆر ئاگدارە زۆر وشیارە لەوەی کە ئێمە تێ بکەین بەغدابی ئاگای لە وەسع و دۆخی سیاسی و ئابووری و ئەمنی هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی من جارێکی کرد دەڵێمەوە گفتوگۆکان دەستپێکردنەکان بینینەکان هەنگاوێکی زۆر باشە بەڵام دەبێت کارتی هێزی خۆت بەکاربێنیت لە بەرامبەر بەغدادا. کارتی هێز من ناڵێم دەستبینە شەڕ شەک بەکاربێنین. تۆ دەڵێ دائیمەن هەرێمی کوردستان دەبینین دەڵێن پەنا دەبینە بەر جێبەجێکردنی بەند و مادە دەستوریەکان. دەیوەرە کاکە بەند و مادە دەستوریەکان ئەوەی کە پشتیوانی تۆیە ئەمە کاتێکی هێزە هێزێکی دەستوری و یاساییە بۆ تۆ. دووهام مثلا لە ڕووی سیاسیەوە کە تۆ بەهێز بیت وەرە لە ناو ماڵی خۆتا لە کوردستاندا یەک و یەکگرتو یەکگوتار یەکردار بە باشە دردۆنگ بەبە تعلیق لە یەکتریمەیە یەکتری مەشکێنە پاشقل لە یەکتری مەگرا باشە لە پشتی ئەوی ترەوە مەچۆرە مفاوەزاتێکی نهێنی و سڕیەوانێ لە بەرژەوەندی حیزبێک و تاچێک و بەرژەوەندێکی دەستکەوتی بچووکی حیزبی خۆت. بۆیە ئەمانە کارتی سیاسین کارتە ئابووریەکەت ڕاستە من داجارێکی کەس دەڵێمەوە ڕاستە سیاسەتی سربەخۆی فرۆشتینە و تشتی هێناوە من وەکو کەسێکی پسپۆری نەوتوو ئەوە دەزانم بەڵام بۆ خۆشی بەغدادیش پێویستی بە ئێمەیە و پێویستی بۆ فرۆشتیە و نەوتەیە. ڕێکەوتنی ئۆپک پلاس فەرزی کردووە کە عێراق دەبێت ملیۆنێک و 200,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەم بکاتەوە بەرهەمی خۆی لەمە لە 120 بەرهەرێمی کوردستان دەکەوێت. کەواتە بوونی هەرێم و بوونی ئەو نەوتا و بوونی فرۆشن و هەناردەکردنی ئەمەش گرنگە بۆ داهاتی خەزێنەی عامی دەوڵەتی عێراقی
کە ئێستا ڕاستە نەگەشتە نەتیجە و نەمانداوە بەڵام ئەمەش بەشداریەکی گریکە و کارتێکی ئابوووریە بەکاری بێنین کارتی ئەمنی بۆ خۆتان دەزانن لە ناوچەدا بڕێنراوەکان و کێشە لەسەرەکانی کەرکووک و خانەقین و شوێنەکانی تر ئێستەکانە بە مەجبوری و بە پێویستی و بەبەوەی کە دەڵێن لەژێر فشاری ئەمریکا و ناوچەکەشدا داوا دەکەن کەوا هێزی پێشمەرگە هەمانگی بکات لەگەڵ سوپای عێراقیا و بچنەوە ناوچەکان و چونکە ضرورە دوا دەخوازێ کە لە ڕووی ئەمنی شەوانێ کوردیش بەشدار بێ کە ئەمەش ئێمە سێ چوار کارتی گەورەی هێزمان هەیە کە بەکاری بێنی لەگەڵ بەغداددا بۆیە بەڕاستی من دەڵێم وەکووتمان تا ئەو کاتێک کە قەدەری هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵیا بمێنێتەوە دەبێت ئێمە هەوڵ بین لەگەڵ عێراقا و لەگەڵ بەغدادا ڕێبکەوین بەڵام نەک بە تەنازولەوە نەک بە داواکردنەوە نەک وەکووەکە ئەڵێن بە دەرۆزەکەرەوانێ بچینە بەغداد و بپارڕێنەوانێ تەنها بۆ موچەی مانگانە کە بەو شێوەیە کەمیان کردوێتەوە بۆمان ئێمە کێشەگەلێکی گەورەمان هەیە سیاسی ئابووری ئەوانەمان هەیە کە دەبێت هەمووی پێکەوە بەڕێی من بە یەک پاکێش بێ و لەسەر مێزی گفتوگۆکان باسی هەمووان بکرێن نەک هەر تەنها زۆر باش کاک فاروق دیبلۆماسیەتی کوردی حکوومەتی هەرێم هێز و لایەنە سیاسیەکان ئەگەر چی وەکو کاک نەوزاد دەڵێ یعنی ئێمە استراتیژێک و کارنامەیەکی یەکگرتووی هاوبەشمان باڕاستی بەغدا نییە و هێزە سیاسیانی کە لە کوردستان هەین بەڵام دیبلۆماسیەتی کوردی ئەوەی کە بڵین لەژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستانە لەو ئاستایە کە بتوانێ یعنی وەکو کارتێک بەرامبەر بەغدا بەکار بهێنرێ بۆ ڕازیکردنی بەغدا بۆ زیاتر لێک نزیک بوونەوە بۆ جۆرێک لە فشار لەسەر بەغدا لە ڕاستیە مەسلەی کارت گرێدراوە بە مەسلەی زەمەنەوە یعنی تۆ چۆن ئەو کارتە لە چ کاتێکاوە لە چ تۆقیتێکا بەکارێنیت ئەوەی کە کاک نەوزاد باسێکا ڕاستە تۆ مەسەلەن کارتی ئەوە تە اقتصادی و سیاسی وانە بەڵام بەرامبەرەکەشت کارتەکانە خوێنێتەوە یعنی ئەوە نییە کە تۆ مەسەلەن قسە لەسەر کارتەکانی خۆت بکەیت و بەرامبەرەکەشت ئەزانێت کارتەکانت چین و ئەزانێت لە چ زەمانێکی خەیتە ڕوو ئەوەی کە ئێستا هەیە کورد دەسەکە کەش بزەبت ئەوەی کە ئێستا هەیە کورد ئەو کارتێک کە مەسەلەن یەکگرتووی ئێستا چ سوودێکی هەیە لە دانووسانە کورچێتە ئەو کێشەی میزانی و بودجەی هەیە بەغا ئێستا کە وەفدی کوردی ئەچێ بۆ بەغدا هەمی سەرەکی ئەوەی کە لە هەولێرەوە لە جانتاکەەوە ئەیبات بۆ ناو بەغدا ئەوەیە کە مەسلەی میزانیە و بودجە باشتر کرێت و شایستەدارایەکانی هەرێم لە بەغداوە برێنرێت بۆ ئەوەی وەزعی دارایی هەرێمی کوردستان تۆزە باشتر بێت یعنی ئەمە ئێستا هەمی سەرەکیەتی بۆیە ئەویش دێت لە بەرامبەر ئەمەیە قسە لەگەڵ هەرێمی کوردستانەکات و لەسەر زەوی ئەو گرفتە دارایانە تەرحەکانی خۆی ئەخاتە ڕوو بۆیە یعنی ئێستا ڕاستە مەسەلەن ڕەنگە پێش 5 ساڵیکە ینی بەر لە 5 ساڵی دیکەگەر گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسلەی مادەی سەوچل لەسەر مەسلەی خاک لەگەڵ بەغدا بکرایە ئەم یەکگرتوویە مەسەلەن بۆ ئێستا مهم بوو یەکگرتووی هەر مهمە بەڵام کاتەکەی جیاوازە تو لە ئێستا پێویست بەچێ لەگەڵ بەغدا وەچی تەرحەکەی و بەغدا چۆن جواب دەداتەوە ئەمە گرنگەوە ڕاستی خاڵێکی دیکە لە مەسلەی یعنی تەواجدی کورد و وەفدی دانووسانکاری کورد لە بەغدا بەڕاستی ئەمە گرێدراوە بە کۆمەڵک فاکتەری دیکەوە یعنی نەبە تەنها هەرێمی کوردستان ئەوەی کە لەگەڵ بەغدا ئەوێت ڕاستەوخۆ بەدەستی بێنێت نەخێر لایەنی قلیمی تێڕژاوە لایەنی هێزگەلی دیکە لە ناو عێراقدا بۆچوونیان هەیە یعنی حکوومەتی عراقی ڕەنگە ئێستا تەرەفی عراقی ڕازی بێت بە کۆمەڵێک مەرج و داواکاری هەرێمی کوردستان لە مەسلەی شایستە دارایەکانە لە مەسلەی گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچە جەناوەکان بەڵام هێزی دیکە هەیە لە ناو عێراقا لە پشتی حکوومەتەوە وەلەودی حکوومەتەوە تەحەکوم بە حکوومەتی عراقیەوە دەکات لە عێراقدا گرفتێکەیە کە پێوتێت دەوڵەتی قوڵ یعنی هێزگەلی دیکە نمایندەی مؤسسە ڕسمیەکانی دەوڵەت دەکات یعنی ئەوەی کە توی بینی کازمی ئەو تیمە حکوومەتەی کە دائنیشێت و لە هەرێمی کوردستانی بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئەمە ڕاست بەڵام هەرێمی کوردستان تا ڕادێک باشترە لە بەغدا ینی مؤسساتی هەرێمی کوردستان بە حکمی هەم مێژوەکەی عریقترە لە چاوبەغایە و هەم لە ڕووی کۆمەڵێک هەنگاوە باشترە ینی بەڵام لە بەغدا کۆمەڵێک هێزگەلی دیکە تەحەکوم بە حکوومەتەوەکات و ئەگەر ببینیت گۆڕانکاری خێرا لە سەرۆک وەزیرەکان گۆڕانکاری
لە داواکاریەکان بوونی ناجێگیری سیاسی ئەمە پەیوەندی بەوە هەیە کە حکومت توانای بەسەر هێزەکانی دیکەون و هێزگەلی دیکە تەحکوم بە حکومەتاکات لەوەنە گروپە میلیشیاکانە ئەحزابەکانە وڵاتانی ئیقلیمی دەرەوەیە بۆی ئەمانە هەمووی فاکتەری دیکەن تەسیریان هەیە لەسەر لاوازکردن یا پیشاندانی لاوازبوونی دیبلۆماسی کوردی لەگەڵ بەغدایە چونکە دیبلۆماسی کوردی بە تەنها لەگەڵ شخصی کازمی گفتوگۆ ناکات لەگەڵ تیمی حکومت گفتوگۆ ناکات بەڵکو لەگەڵ کۆمەڵک ئاشخاصی دیکە لەگەڵ کۆمەڵک هێزگەلی دیکە کە لە پشتی کازمی و لە پشتی تیمەکەی حکومەتەوەن و ئەمانە بەردەوام تەحریکی عملی سیاسیەکەن لە عێراقدا تۆ تەماشاکە لە کاتێکە ئەگەر حکومەتی عراقی موافقە لەسەر بڕیارێک لەسەر کار و کردەوەیەک لەسەر مەطالبێکی هەرێم بکات سێرەکی دایان هێزی دیکە لە عێراقدا بەیاننامە دەرەکات دەڵێت مەسەلەن لە بەسڕە ئای خواردنەوە نییە بەڵام حکومەتی عراقی پارە سەرفەکات بۆ نازانم بۆ هەرێمی کوردستان لە نەوتی بەسڕە ئەیدا بە هەرێمی کوردستان ئەم گلەیانەوە ئەم جۆرە شعاراتانە و ئەم جۆرە داخوازیانە لە پشتی حکومەتەوە ئەمە داخوازیەکە کە هێزگەلی دیکە تەحریکێکات و تەسیری لەسەر ئەدای حکومەت و لەسەر کۆی پرۆسی مفاوەزاتەکان هەیە کە بەداخۆ ئەبینین ئەهەنگاوەکان ناچنە پێشەوە و یعنی گرفتەکان گرفتی مؤسساتی نین لە نێوان دوو مؤسسەی ڕسمی حکومەتە بەڵکو گرفتێکە شۆڕ بۆتەوە بۆ ناو کۆمەڵێک هێزگەلی دیکە و کۆمەڵێک لایانی دیکە تەحکوم بە مەجرای گفتوگۆکان کاتار حکومەت هێرێم و حکومەتی بەغدانیە گفتوگۆکەن دایان هێز و بەرژەوەندیان هەیە بەتاکید بەتەنە لە ناوخۆی عراقی ژانین بەڵکو لە دەرەوە لە وڵاتانی ئیقلیمی و لە تەنانەت لەسەر ئاستینەوە دەوڵەتیش ئەم هێزانە تەسیریان هەیە باشە قسەکانمان بگوازینەوە بۆ ناوڕاست و باشووری عێراق بە تەنها کاک نەوزاد مستەفا کازمی لە ماوەی 3 بۆ 4 مانگی ڕابردوودا سەرۆکوەزیرانی عێراقە و جۆرێک لە شڵەژانی لە ناو خەڵک و لە سۆشیال میدیا و لە میدیای عێراقی و کوردیا دروست کردووە هەندێک وا وێنایەکەن کە ئیتر ئەو سەرۆکوەزیرانەیە کە عێراق بەرەو قۆناغێکی نوێیە بە هەندێک بە شۆوێکی پیشان دەدەن هەندێک بە میدیاکارێکی باشێ بینن هەندێک بە کەسێکی دەزانن کە لێزانە لە خۆ دەرخستنە تۆ وەکو چاودێرێکی سیاسی کاک نەوزاد چی دەخوێنیتەوە لە مستەفا کازمی ڕەجوول الدەولەیە گوێزەرەوەی قۆناغەکانی عێراقە عێراق بەرەو کەناری ئارامی دەبات خۆی ئەگەر ناوی بنێن ڕەجوول الدەولەی تەواو نەخێر لەبەرەوەی خۆمان دەزانین پیاوێکە من زووتری ژوتومە لە چەند بەرنامەی پێشوشا و لە سیڤەکەش هەموو کەس دەتوانێت بیبینێ پیاوێکە سیاسێکی محەنەک نییە سیاسیەکی بە ئەزموونی گەورە نییە لە بواری سیاسەتە وەکو وتمە و لە ڕۆژنامە نووسیەوە دەستی پێکردو لە نووسینی عەموودەوە دەست پێکردو لە ریپۆرتەرێک بووە لە دەرەوەی وڵات لە ناوەوەی عێراق باشە تەنانەت مەسەن سەرنووسەری گۆڤارێکی هەفتانە بووە بۆیە ئەگەر لە ڕووی سیاسەوە باسی بکەین سیاسێکی محەنەک نییە و تەجروبەی ئیدارەدانی دەوڵەتێکی نییە بۆ خۆتان دەزانن لەوە پێش ناومان هەر نەبیست بوو یعنی مستەفا کازمی ناوێکی مەشهور نەبوو لە ناو سیاسیە باوەکان و کلاسیکەکانی ناو عێراقا وەوەکو ئەڵێن من دایمەن هەر سەرەتاشە وتومە بە شارەنۆگەریەکی زۆر خێرا هێنرایە پێشەوە پشتیوانی لێکرا و سوێندی خوارد و تەکلیف کرا و لە ماوەیەکی کورتی کەمتر لە مانگێکە توانی زۆرینەی حکوومەتەکەی پێک بێنێ و وتمانەش وەربگرێ ئەوە ئێستا 4 مانگ زیاترە تقریبەن تەمەنی حکوومەتەکەی وەکو نمایشکارێکی لێزانە و ڕاوێژکارەکانی دیارە کەسانێکی زۆر شارەزا و بە ئەزمون و نەسیحەتێکی باشی یەکەن بۆ دەرخستن و بەداخەوە ئەڵێم گەلی عێراق لە بە کورد و بە عەرەبیشۆ لە باشوورەوە تا باکوور ئێمە تەجروبەی 30 ساڵی ڕابردووی حیزبی بەعس و سەدام حوسێنمان هەیە کە هەمیشە تەلەڤیزیۆنەکانی عێراقی و هەمیشە بۆ ماوەی ئەو چەند سەعاتەکەمەی پەخشی تەلەڤیزیۆنی عێراقی بەلایەنی کەم نیوە زیاتری پیشاندانی سەرۆک و قائید الأوحد و حزب القائد و ڕسمەکان بوو ڕسمەکانی سەدام حوسێن بوو لە جەبهە لە خۆشیە لە ناوماڵە لە کشتتوکاڵە لە هەموو شوێنەکان دەگەڕا ئەمیش تەجروبەیەکە لەوە حتا لەم ئەمڕۆ بینیم دەڵێن شیعارەکانی بە خێراتنی سەدام حوسێن هەلە بیگ هەلە تەنانەت دووبارە ئەکرێتەوە بۆ مستەفا کازمی لە باشوور و ناوەڕاستی عێراقا بۆ خۆی هەموو ئەمانە من وای دەبینم مستەفا کازمی کار بۆ خۆی دەکا کار بۆ مستەقبەلی سیاسی خۆی دەکا لەبەرەوە خۆتان دەزانن 6 2021 کە لە ئێستا حسابکەین 9 مانگمان ماوە 9 مانگی ڕێکمان ماوە بۆ ئەو کاتە ئەمەش پێویست بۆەوە دەکات هەر لە ئێستاوە شێوەیەک لە شێوەیەکی حملەی انتخابی و بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی بکە و حەقی خۆشێتی من وەکو سیاسیەک مافی دەدەمێ کە ئەو کارانە بکە چێ ڕێگە لەوانیکەی گرتووە
حەڤە ساڵی ڕابردوو کێ دەستی دووری مالیش گرت بوو بەم شێوە هەڵسوکەوت جعفەری عەبادی حتا ئەوەی دۆستە کوردە نزیکەکەمان عادل عەبدولمەهدی کەس دەستی نەگرت بوون ئەم پیاوە بۆ خۆی من دایمەن وتومە کەسێکە تا ڕادەیەک لەوانی تر گەنجترە بەتواناترە و بۆ خۆی تەجروبەیەکی هەواڵگری و موسسەی هەواڵگری لەبەردەستا بووە و لەوانەیە بەڕێی من خاڵی لاوازی زۆربەی سەرکردە سیاسیەکانی عێراقی لەبەردەستا بێ حیزب و لایەنە سیاسی و میلیشیاکانی لەبەردەستا بێ وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ لە بەرامبەریانە بۆیە ئەوەی من هەست دەکەم لە ماوەی ئەم 4 مانگەیە هیچ سەرکردەیەکی سیاسی شیعەکانیش تەنانەت و میلیشیاکانیش جورئەتێکی گەورەیان نەکردووە بەرەو ڕووی ڕاستەوخۆی مستەفا کازمی و هەوڵەکان و بڕیارەکان هەردوێنێ ئەمە خودی مستەفا کازمیە یان پشتیوانی ئەمریکی و نێودەوڵەتیە بۆ مستەفا کازمی ئەو جورئەتانە بەرامبەر کازمی ناکەن خۆی پرسیارەکە ئەوەیە یعنی بەڵێ بەداخەوە پندێکی کوردی هەیە زۆر وازەحە بەڵام ئەوەیە لەوانەیە لە ڕووی ئەم تەلەڤیزیۆن و بینەرانەیە یاخود ئەم سەرکۆ مینبەریانەوەتێت بەڵام پندێکی زۆر جوانە دەڵێن سەگ لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک و بۆ بینەران سەگ بە زەبری کلچی ئێسقان دەشکێنێ ئەمە پرسیارەکەی جەنابەت نەخێرەوە مستەفا کازمی نییە بۆ نمونە مستەفا کازمی گەر وەکو سەیریکەین وەکو وتمان لە ڕووی سیاسی و سیاسێکی محەندەک نییە لە ڕووی بنەماڵەوانێ کە لە ناو شیعە و عەرەبا زۆر بنەماڵە و خێڵ زۆر مهمە و گەورەیە و پیرۆزە لەلایەن لە خێر و بنەماڵەیەکی زۆر مەشهور نییە باشە وەکو وتمان حیزبێکی سیاسی گەورەشی لە پارادیە لە پشتەوە نیە و فراکسیۆنێکی گەورەی پەرلەمانیشی لە پشتەوە نیە کەواتە خاڵی زۆر بەقووەت و بەهێز لەم پیاوەیە کۆ نەبووەتەوە ئەوەی کە هەیە پشتپەردەیە و پشتیوانیەکانی ناوچە یاخود نێودەوڵەتیەکانە کە پشتیوانیان کردو هێنایانتە پێشەوانێ و دەیانەوێت سەرکەوتوو بێ و عێراق لە وەکو جەناب دەڵێ مەرحەلەیەکی ڕاگوزەر و ئینتیقالی بپەڕێنێتەوە بۆ کەناری ئارامی و هەموو ئێستەکانە لە عێراق و لە هەموو ناوچەکەشە هەموو هیواتەکان و ئاواتەکان هاتۆتە سەر هەڵبژاردی پێشوەختی ساڵی 2021 باشە کاک نەوزاد حەزەکەم دواتر قسە لەسەرەوە بکەی کە ئایا مستەفا کازمی لە دوای 6 بەم ژمارە گەورەیە بە مستەفا کازمیە دەمێنێتەوە حەز دەکەم دواتر جوابی ئەوم بیتەوە بەڵام لەگەڵ کاک فاروق یەک باسێکی نێوماڵی سونی بکەین یعنی لە بدایەتی قسەکان و لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا چ کاک نەوزاد چ بەڕێستان قسێکتان لەسەر نێوماڵی کوردی کرد کە جۆرێک لە پەرتەوازەی هەیە نێوماڵی شیعەش وازەحە کە بە تایبەتی لە دوایەوەی نەیانتوانی کەسێک بۆ سەرگۆزیانی عێراق دیاری کەن عادل عەبدولمەهدی و لە دوای ئەو کەسێکی تر و لە دوای ئەو کەسێکی تر و دواتر مستەفا کازمی نێوماڵی سونی نێوماڵێکی وەک دەڵێ لە خولی متبوون و سڕبوونی تەواوەتی خۆیەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق جۆرێک لە لوتکردن و ئەوەی هەبوو دواتر هاتوونەتەوە نێو پرۆسەکەی ئێستا وەکو ژمارە وەکو ڕقەمێکی سیاسی کە هەبێت تەنها هەلبوسی سەرۆکی پەرلەمانە جم و جۆڵێک دەکات و نوێنەرایەتی جۆرێک لە سونناکە نێوماڵی سوننە بۆ وایە ڕەنگە کۆمەڵێک فاکتەر هەبێت یعنی و بە دەرەجە یەک فاکتەری دوای قۆناغی شەڕی داعش و ئەو تۆمەتانەی کە درایە پاڵهێزە سوننەکان هەتا ئێستش لایەنی شیعەکان بە تایبەتی ئەشخاصیان کەسایەتی دیاریان هێرشی زۆرەکەنە سەر کەسایەتە سوننەکان کاتێکە قسە لەسەر لایەنە شیعەکانەکەن کاتێک قسە لەسەر دەوڵەتەکەن کاتێک قسە لەسەر هێزە ئەمنیەکانەکەن تۆمەتباریانەکەن بەوەی کە ئێوە عێراقتان تەدمیر کرد ئێوە تیرۆریستن ئێوە بەڵێ پشتیوانی داعش بوون ئێوە ویستان کۆتایی بە عێراق بێنن یعنی ئەم تۆمەتانە بەڕاستی تەئسیری لەسەر ژینگەی سوننە کردووە لە عێراقدا و ئەوانیش بەڕاستی کاتیانەوێت بۆ ئەوەی مەسەلەن ئەم دۆخە تێپەڕێنن و پێویستیان بەوەیە کە جارێکی دیکە ئەوانش خۆیان ڕێخەنەوە یعنی نابێ ئەوەشمان لێ تێکچێت کە لە ناوخۆی خودی سوننەکانیشدا یعنی لە ناو جەماوەرە جۆرێ نیگەرانی یا تۆرانێکی فراوان هەیە لە نێوان نخبەی سیاسی لەگەڵ جەماوەری سوننەیە و جەماوەری سوننە ئێستا زۆر هیچ ئومێدێکیان بە ئەو نخبە سیاسیە نییە کە نخبە سیاسیان نییە کە لە دوای 2023ەوە بەردەوام لە ناو دامەزراوەکانی حکومەتە پۆز وەرەگرن و پێیان وایە ئەمانە بوونە هۆکاری ئەوەی کە سوننە ساڵ لە دوای ساڵ ڕەزیلتر بێت و دۆخی خراپتر بێت و ڕوبەڕووی کێشە و ئازار و ئەشکەنجەی زۆر بێتەوە بەدەست گروپ و میلیشا شیعەکانەوە بۆیە پشتیوانی وڵاتانی سوننەشیان لە پشتە بەڵام هەروان
يعني وەکو تۆ ئەو فاکتەرانە نانهێنێتەوە تاین ئەزانی چییە لە عێراقدا عواملی ئیقلیمی وڵاتانی ئیقلیمی سنی ضعیفە بە بەراورد بە هێزەکانی دیکە بە بەراورد بە ئێران و بەراورد بە جیهەتی دەولی مەسەن ئەمریکا و حتا بە بەراورد بە تورکیاش بۆیە سونەکان ئەگەر دەستێوەردانێ بکەن یا جموجۆڵێ بکەن ڕاستەوخۆ یعنی ڕوبەڕووی هێرشی تون دەبنەوە لەلایەن چکە حکومەتی عراقی بمانەوە نەمانێت حکومەتێکی شیعەیە و لە دوای 2023 ئەمان باڵا دەستن و ئەمان تەحکوم بە مەجرای دەوڵەتەوەکەن چ لەسەر ئاستی ناخۆ چ لەسەر ئاستی دەرەکی بۆیە بەردەوام سونەکان تەحەفوزیان هەیە یعنی وەک جیهەتی ئێرانی نییە بەدەستکراوەی لە ناو عێراقدا چی بوێت بیکات سونەکان بەردەوام تەحەفوزیان هەیە مەسم دەوڵەتە سونەکانە تحفظیان هەیە و دەستێوەردانەکانشان دەستێوەردانی زۆر مەحدودە و ناچێتە چوارچێوەی ئەوەی کە بیانوێت عێراق لە خۆیان زویر و حتا لایانی ئەمریکیش تەسیری هەیە لە سەریان کە ڕەنگە لایانی ئەمریکی بتوانێت ڕێوشوێنێک بۆ تەدەخولی سونە دانێت لە عێراقا بەڵام ناتوانێت ڕێوشوێنێک بۆ تەدەخولی ئێرانی دانێت لە عێراقدا و ئەمە گرفتی گەورەی ئەمریکیەکانە لە ئیدارەدانی حکومەت یا ئیدارەدانی پرۆسەی سیاسی لە عێراق لە دوای 2023 لە هەڵبژاردننی پێشوەختە و لە دوای ئەوەش سونە هەروە دەبێ بەڕای تۆ من پێم وایە ئەم قۆناغا یەکەم جەماوەریان لێ تۆراوە نخبەی سیاسی نخبەیەکە کە لاواز بوون و جەماوەری سونە یا سونەکان بەعام لەم نخبە سیاسیە نیگەرانن ئەمە لەلایەک دوو سونەکان گەیشتونەتە قەنەعەتێک کە هەڵبژاردن و هەر پرۆسەیەکی سیاسی و هەر جموجۆڵێکی دیکە بە زیان بۆ خۆیان شتێتەوە و ناتوانن مەسەلەن هەم ئەو ئاشخاصانەی کە دیارەکە نمایندەیەکی ڕاستەقینەی سونە بکەن و هەر جموجۆڵ ئەگەر یعنی لە دەروی پرۆسی دیموکراتی پەنابەر نەبەر جموجۆڵی دیکەی خۆپیشاندان و ناڕەزایی و هەر شتێکی دیکە ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە بۆیە سێرەکەی یعنی ئەتوانین بڵێ سونەکان دەرسیان وەرگرت و ئەمانیان هەمووی تاقی کردەوە چوونە ناو بایکۆتی دیموکراسیان کرد زەرەریان کرد هاتنە ناو دیموکراسیەوە ئەو بوو نوێنەرەکانیان ئەوە حاڵیان بوو و حکومەتی شیعی باڵادەست لە عێراقدا بەردەوام گرفتی بۆ دروست کردوون بەشێک لە نخبەی سونی تۆمەتبار کرۆ بە تیرۆر و بەشێکی زۆریانی بە مادەی چواری تیرۆر گرتووە و دەری پەڕاندون لە عێراقدا و پەنایان بردە بەر مقاومەوەی کە خوانیانە مقاومە و هێرشی چەکداری سێرت کرد لە مەشا ڕوبەڕووی وێرانکاری و تەدمیری ناوچەکانیان بوونەوە هاتن پەنایان بردە بەر هێزگەلی دیکە و ڕێکخراوی تیرۆریستی و ئەمانە ناوچەکانیان دیسان ڕوبەڕووی کارەسات بەوە بۆیە هەموو ئەمانە لەسەر سونەکان وای کرد کە بە جۆرێک لە جۆرەکان لە ئێستەیە هەم تەحجیم بوون لەسەر ئاستی جموجۆڵی سیاسی و هەم لەسەر ئاستی شعبیش ئەوەی کە بە زاراوەیەکی یعنی عامی ئەوترێت هەم عاقڵش بوون یعنی و تێگەیشتن لە وەزعەکە بۆیە سیرەکەی ئەو حاڵەتی کە ئێستا بەسەر سونەدا هاتووە ئەتوانین بڵین ئەوەی کە جەناوت باسی کرد لە سۆڕی متبوونایەوە ئەم فەقۆناغێکی دیکەوێت هەتاکو پرۆسی سیاسی لە عێراق ڕوونترە بێتەوە کە ئایا ئەم پرۆسێ فعلەن هێزگەلێک دێتە یعنی بە تایبەتی شیعەکان هێزگەلی دیکەی شیعە دێت کە بتوانێت دەوڵەتی عێراق بخاتەوە سەر ڕێڕەوی ڕاستی خۆی بتوانێت دیموکراسیەکی ڕاستەقینە لە عێراق مەسەلەن پیادە بکات بتوانێت دوورکەوێتەوە لە محاسسەی تایفی و حزبی هەتا ئەمانە یعنی ڕوون نەبێتەوەنە پێم وانێت سونەکان جارێکی دیکە و گڕوتین و حماسێتیان هەبێت بۆ بەدەنگەوە چوون لە ناو دامەزراوەکانی دەوڵەتی عێراق و موسساتەکان و عملی سیاسیدا زۆر باشە کاک نەوزادۆی کە باسمان کرد یعنی ئایندەی مستەفا کازمی چۆن دەبینن بە تایبەتی کە ینی ئێوە قسێکتان لەسەرەوە کرد کە مستەفا کازمی جۆرێک لە بانگە شەش دەکات لە ئیستەوە بەڵام پێ دوایە مستەفا کازمی وەکو ئێستا دەمێنێتەوە مستەفا کازمی دەبێت بە ژمارەیەکی دیار لە پەرلەمانی عێراقدا مستەفا کازمی دەبێت بە ژمارەیەکی دیار لە پرۆسی سیاسی و حکومڕانی ئایندەی عێراقا لە دوای هەڵبژاردننی پێشوەختە بە دیاریکراوی من بەداخەوە ئەڵێم عێراق ئەگەر لەگەڵ ڕێزم بۆ قسەکەی کاک فاروق دیموکراسیەتی حقیقی لە عێراقی نە ئێستا و نە ئایندەشا جێبەجێ نابێت لە سایەی ئەم عەقڵیەت و ئەم فکر و ئەم تەوژمە شیعە و سونە و کورد و پێکاتەکانیکەوە ئەمە دروست نابێت لە عێراقا کە دروست نەبێ ئەگەر بمانەوێت عێراقێکی هێمن و ئارام و یەک و یەکگرتووی بمێنێتەوە کە من
وەکو عێراقیەک ناتوانم بیر بکەمەوە دەیان جارە قسەم کردووە کەس لەسەر حسێب نەکا کە من عێراقچیم بەڵام ئەگەر بمانێت دەوڵەتی عێراقی بە یەک و یەکگرتو بێنێتوانێت پێویستە دەوڵەتێکی خاوەن هێز و پتەون خاوەنی بڕیاری خۆی بێ و خاوەنی سەرۆر و سیادی خۆی بێ و سەرۆر و سیادی وڵاتەکە پارێزرا بێ لە بەرامبەر دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتانی زلهێزی دنیاشدا ئەمەش من بەڕێی من بە کەسێک دەبێت کە زۆر بەتوانا بێ و بەهێز بێ و لە پەرلەماندا زۆرینەی دەنگی هەبێت ئەمە مهمە بۆیە وتم هەمووان چاوەڕوانی ئەم هەڵبژاردننی پێشوەختە دەکات ئەگەر لە 329 کورسی و ئەندامەکانی ئێستا هەچ لایەنێک توانی 165 166 170 سەوت بێنێ و پێویستی بە ئیتلافکردن نەبێ لەگەڵ هێزەکانیکە بەڕێی من عێراق دەچێتە مەرحەلەیەکی ئارامتر هاوسەنگتر و دەتوانێت بڕیارەکان بە دڵی خۆی بدا و بە بەرژەوەندی حکوومەت و کۆمەڵگای عێراقی بدا ئەگەر نا مستەفا کازمی نەیتوانی زۆرینەی پەرلەمانی بەدەست بێنێ وەکو ئێستا دەبێ پەنا ببا بە ناچاری بۆ ئیتلافکردن یا لەگەڵ کووردا یا لەگەڵ هێزە شیعەکان یا لەگەڵ هێزەکانی کە بەو شێوەیە ئەمەش بۆ خۆمان بینیمان 7 ساڵی ڕابردوو نمونەیەکی سەرکەوتو نەبووە و تەنها دڵڕازیکردنی لایەنەکان بووە و هەر لایەنێکیش کە هاتە ناو حکومەت و پەرلەمانەوە دەیەوێت پشک و محاسەسەی خۆی پارێزراو بێ و دەستکەوتەکانی پارێزراو بێ کە ئەمە دەوڵەتداری وا ناکرێ و عێراقێکی 7 ساڵی و پێشتریش 30 ساڵ پێش حکمی سەدام حوسێن و نظامی بەعسی سەدامی هەموو زۆر هیلاکە زۆر ماندووە لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەمنیەوە بۆیە پێویست دەکات دەسەڵاتێکی بەهێز لە بەغدادا چێت بێ و بتوانێت کەسێکی بەقووت و بەهێز بێ و خاوەن بڕیات بێت ئەمانە ئاینەکەیە وەکو وتم وەستاوەتە سەر بەدەستهێنانی زۆرینەی دەنگی پەرلەمان ئەگەر توانی کازمی ئەمە بەدەست بێنێت ئایندەیەکی ڕۆشن بۆ خۆی بەلانی کەم بۆ 4 ساڵی ئایندەی دواهاتوو مسۆگەرەکە و دەتوانێت تا ڕادەیەک هاوسەنگی وەخواست و ئاوات و هیواکانی تاکەکانی کۆمەڵگای عێراقی بە کوردیشەوە بیرمان نەچێت هەمومان ئەو هەڵوێستانەی ئەوەی لە کوردستانە بینمان لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک لە هەڵەبجە بەداخەوە دڵخۆشکەر نین بەڵام ئەوە بەداخی پێشەواڵێم ئەوە کەم و کوڕی و کەم تەرخەمی دەسەڵاتدارانی کوردستانە لە هەرێمی کوردستان لە ماوەی 20 ڕابردوودا خەڵکی وا کردووە تاچی کوردی وا لێک کردووە کە پەشیمان ببێتەوە لە زۆر لە مەبادی و بیر و باوەڕەکان کە 50 ساڵە 100 ساڵە ئێمە لە عێراقدا شۆڕژی بۆ دەکەین خوێنی دەدەین قوربانی بۆ دەدەین بەڵام بێتە سەر ئەوەی کە داوای هەندێشتی زۆر بچووک بکرێ بەڕاستی مای داخە بۆیە جارێکی کە دەبێت کوردیش بۆ ئایندە و بۆ ئەو هەڵبژاردننی پێشڕوەختە کاری جدی بکە و یەک و یەکگرتوو بێ و بتوانێت دەنگەکانی کورد هەمووی کۆ بکاتەوە و حەجم و قورساییەکی باشتر لە پەرلەمانی عێراقی داهاتووە بەدەست بێنێ بۆی ببێتە وەکو ئەڵێن ژمارەیە کە حسابی بۆ بکرێ وەلانی کەم کە کازمی خۆی بە دۆستێک بەناو دۆستێکی کووردا ئەنێ و عەلاقەتێکی باشی هەیە لەگەڵ هەندێک لە سەرکردەکانی کووردا باشە بتوانێت لانی کەم ئێمە بۆ 4 ساڵی ئایندەی دوای ئەو هەڵبژار لەگەڵ یا ڕێبکەوین و بتوانین بەو مافە دەستوری و یاسایی و شایستە داراییەکان کە ئێستا هەوڵی بۆ دەدەین بە مووقیفێکی بەهێزەوە بچینە پێشەوانێ و کاری لەگەڵا بکەین. زۆر باشە دەست خۆش کاک فاروق دوا قسەت بە تایبەتی لەسەر بەشداری کوورد هەڵبژاردننی پێشوەختە چۆن بچێتە ئەم هەڵبژاردنە و چۆن مامەڵە لەگەڵم پرسەیە بکە. وڵای یعنی مەسلەی هەڵبژاردننی پێشوەخت هێشتا گرفت و ئاستەنگ زۆرە ینی پرسیارەکەەوەی ئێمە ئەتوانین ئەگەین هەڵبژاردننی پێشوەخت خودی کازمی ڕاستە کازمی مەسەلەن یەکێک لە ئەو مەهامانەی پێیس پێداوە خۆشی ڕانگەیاندۆ کە حکوومەتی قەیرانە ینی و لەسەر قەیران هاتوو و ئەوە قەیرانانە چارەسەرکات یەکێکیش لەو چارەسەرانی کە دانراوە هەڵبژاردننی پێشوەختە بەڵێ ئایا ئێمە ینی بەو واقعی کە ئێستا لە عێراقەیە و بەو تەورژمانەی کە ئێستا سەنگەریان لێک گرتووە و بەو خۆدەرخستانەی کازمی و کۆمەڵێک مەشاکلی دیکە بە تایبەتی لە مەسلەی یاسای هەڵبژاردنەکان و گرفتی ئەمنی و یعنی مەسلەی حتا مەسلەی اقتصادی کە عێراق ئێستا خۆی گرفتی دارایی هەیە و حکوومەتەکەی کازمی چەند جارێگەمی ڕاگەاندووە ئایا ئەتوانرێت بەو کێشانەوە بچینە ناو هەڵبژاردننی پێشوەختەوە ئەمە بۆ خۆی گرفتێکەوە پێویستی بە دراسی ورد و پێویستی بە متابعی ورتەیە ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بەردەوام بوو و گەیشتین هەڵبژاردننی پێشوەخت بەڕاستی کورد دەبێت جەخت لەسەر کۆمەڵێک پرەنسیپ و مەبادی ئەساسی بکات یعنی یەک لەوانە مەسلەی
چوونە ناو ئێتیلافێکەوە لەگەڵ ئەو هێزانەی کە باوەڕیان بە مافەکانی کورد هەیە بە تایبەتی یعنی ئەوانەی کە دەیانەوێت کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەرکە نەک هەر ئەوەی کە کورد بەجیاو بە پەرتەوازەی بۆ خۆی وەک هەر حیزب و هەر لایەنێک بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە نەخێر پاکێجێکی گشتگیر هەبێت و ئەم پاکێجە لەگەڵ هێزەکانی دیکەیە مناقەشە بکرێت و بکرێت بە کۆمەڵێک بنەما بکرێت بە کۆمەڵێک مەرج و شڕوت بۆ ئەوەی کە هێزێکی گشتگیری فراوان بەرەیەکی فراوانی گشتگیر دروست بکرێت کە ئەم بەرەی ئیش لەسەر چارەسەری کێشەکانی عێراق بکات بە تایبەتی کێشە ئەمنیەکان کێشە سیاسیەکان و هەم بیر لەناو ئەم بەرنامە سیاسی ئەم هێزە گشتگیرەدا کە کوردیش بەشێک بێتایە حلول و چارەسەرەکانیش بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دانرابێت. زۆر باشە سپاستانەکەم بەڕێز نەوزادی مۆندیس بە سکایپ و ڕاستەوخۆ لە سلێمانی وەکو چاودێری سیاسی هەروەها بەڕێز فاروق عەبدول لە ستۆدیۆ وەکو چاودێری سیاسی بەشدار بوون لە گەرما و گەرمی ئەم شەو. سپاس بۆ بەشداریکردنتان، سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون. خواتان لەگەڵ. خۆشی بێتە بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە، بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێ. برنجی ئاوزێڕێکی کە لە باشترین برنجەکان 1121 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە. خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە. کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر لە پێناو خزمەتکردنی تەندروستی ئێوە. کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر 24 کاتژمێر بە ستافێکی پسپۆڕ و شارەزا بە پێشکەوتوترین تەکنەلۆژیای پزیشکی سەردەمیانە لە پێشوازیتاندایە. نرخی بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕەوە تەنها 3500 دینارە. لە کۆمەڵگەکەماندا تاقیگەی پێشکەوتوو، سۆنەر، دیجیتال تیشک، هۆڵی نەشتەرگەری بچوو، دەرمانخانە لە پێشوازیتاندایە. کۆمەڵگاکەمان بۆ مناڵانی شەهید و پێشمەرگە داشکاندنی تایبەتی هەیە بە ڕێژەی لە 140 خەرجیەکان لە کۆی بەشەکاندا و بینینی پزیشکی پسپۆڕ بێبەرامبەر. ناونیشان سلێمانی، شاقامی بازنەی مەلیک مەحموود، بەرامبەر نەخۆشخانەی شار. کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شار لە پێناو خزمەتکردنی تەندروستی ئێوە. فەرموو وەرە خواردنێکی خۆشمان هێناوە، لەگەڵمان بیخۆ. سپاسدانەکەم، خواردنی من جیاوازە. گیان چۆنی؟ یاکەم کفتەی لێناوە، وەرە دەعوەتی. سپاس، دەستخۆش. بەڵام خواردنی من جیاوازە. ئەم ڕێستۆرانتە خواردنی زۆر خۆشیان هەیە. وەرەم ئێوارەیە داواتی منی. نا دەستخۆش، منم خواردنانە ناخۆم، خواردنی من جیاوازە. ئەم خواردنە جیاوازەی تۆ چییە؟ ئادەی با بزانم؟ ئەتەیە بزانیت چییە؟ وەرە لەگەڵمە. ئەو خواردنە جیاوازی باست دەکرد. کوا بابێت. گیانەکەم بیهێنە. بەڕاستی برنجێکی جیاوازە. ئەمە چ برنجێکە؟ ئەمە برنجی چالاخە. ئێستا زانی بۆچی خواردنی من جیاوازە؟ برنجی چالاخ تام و چێژی جیاواز بۆ خوانێکی تایبەت. برنجی چالاخ. برنجی قەیوان جیاواز لە هەموو برنجەکانی تر شایەنی ئەوەیە کە پێشکەش بکرێ بە ئازیزان لە هەر کات و شوێنێک ئامادە بکرێ. ئەو کاتە کاتی خۆشیە، ئەو شوێنەش پڕە لە شادی. بۆ ئەو برنجە نایابەش زەیتی تایبەتی قەیوان بەکاربهێنە. بەرهەمی وڵاتی رووسایە و لە 100% ڕۆنی گوڵە بەڕۆژەیە و بێکۆلسترۆلە و تاموبۆنی زۆر نایابە. برنجی قەیوان لە 100% سروشتیە و تاموبۆنی نایابە و ڕنگ و شێوەی زۆر تایبەتە و بە تەواوی تەندروستە. 11 سێلایە و هیچ نیشاستەیەکی تێدا نییە. تا بە بەردەوامی لەگەڵتان بێ لە هەموو ژەمێکدا ئامادە بێت و هەموو خوانێکتان بە ناوازەترین شێواز بڕازێنێتەوە. خوانەکانتان بەردەوام ڕازاوەترکەن بە بەرهەمەکانی قەیوان. قەیوان، خواستی هەمووان.
شار بە بابا وەی زەلاوی شێڵ بوو بەچی خەنە بەندانیەتی میوانە مردن بەسکی برسی خەنە بەندانیەتی بۆم بێنە بەها بڕوم نەچی خەنە بەندانیەتی هەرچی خەڵکەلیە برسی خەنە بەندانیەتی لێنێن برینزی دۆڵفینسی خەنە بەندانیەتی برنجێکە زۆر شەهانە خەنە بەندانیەتی زانیم بەدڵی هەموو جانە خەنە بەندانیەتی بۆنی گەیشتە ئەو کۆڵانە خەنە بەندانیەتی دۆڵفینسیە و بۆ میوانە خەنە بەندانیەتی تامی خۆشی لە ژێردانە خەنە بەندانیەتی دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. نەخۆشخانەی سەفین تەندروستی ئێوە بۆ ئێمە گرنگترینە. ئێمە هەمیشە ئەم دێڕەمان لە یادە، بۆیە یەکێک لە سەردەمیانەترین و باشترین نەخۆشخانەکانمان بۆ ئامادە کردوون. نەخۆشخانەی سەفین هەرچی بەشی گرنگ و پێویستە بە باشترین کەرەستە و ئامێرەوە و بە دەرمانخانەیەکی بڕواپێکراوەوە لەم نەخۆشخانەیە ئامادەیە. لێرە پزیشکی پسپۆر لە هەموو بوارەکاندا ئامادە کراوە و 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستدایە. لە نەخۆشخانەکەمان دۆخی ئابووری هاوڵاتیانمان لەبیر نەکردووە. بە نرخێکی تەواو هەرزان بەرزترین ئاستی چارەسەرتان پێشکەش دەکەین. هیوامان وایە هەمیشە تەندروست بن، بەڵام هەر کاتێک پێویستت بە چارەسەر بوو ئەوە سەردانی نەخۆشخانەی تایبەتی سەفین بکە و باشترین چارەسەرەکان وەرگرا. نەخۆشخانەی سەفین تەندروستیتان ئامانجمانە. تایگەر تاون گەورەترین هۆڵی داخراوی یاری و شادی بۆ منداڵان لە هەرێمی کوردستان و عێراق. تایگەر تاون لە ناو شاری نیشتەجێبوونی بەرزایەکانی سلێمانی هاوشێوەی یاری مارکەی جیانی سویدی لیۆس لیکلاند بنیاد نراوە. چەندین یاری هەمەڕەنگ و ناوازەی بۆ خۆشی و کات بەسەربردنی منداڵان تێدایە کە لەگەڵ یاڕەچاوی کوالێتی و سەلامەتی و پێوەرە تەندروستیە جیهانیەکان کراوە. ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانی بۆ دەی شەو پێشوازیتان لێ دەکات. منداڵ لە تەمەنی 2 ساڵ تا 14 ساڵ دەتوانن یاریەکان ئەنجام بدەن. لە ناو تایگەر تاون هۆڵی تایبەت هەیە بۆ گێڕانی بۆنە و یادی لەدایکبوونی مناڵە عزیزەکان. نرخی یاریەکان گونجاو و ئەوفەری تایبەت هەیە بۆ دایانگە و باخچە و قوتابخانەکان. تایگەر تاون ئاسوودەی منداڵەکانتان ئامانجی ئێمەیە. فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي والله تبي بسيطة 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 شير شير نبي الو برنجي محمودة بەڵێ باجیۆ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة شايفوا يا اي تو سنه جيرابوي ربابا وركلام بو هەرکە وتیان خەسەخانەیەکی وا مهم کراوەتەوە لە کەلار بڕوام نەبوو تا هاتم وە چاوی خۆم بینیم بەڕاستی جێی دڵخۆشیە. ئەم شاری پزیشکی گەرمیانە چارەسەری هەموو نەخۆشیەکانی هاتیە. جا پڕێتی لە دکتۆری دڵسۆز و زیرەک. ئەچیزەی پێشکەوت و عەجایبی هاتیە. هەرچی نەخۆشی و ئازاری حالێکیان تا یەکسەر ئەیدۆزنەوە و چارەسەری بووەکەن. من خۆم هەر لێرە قەستەرم کردووە لەخوا بە زیابێ تەندروستیم هەر فرەخاسە. باوکەکەم یاخوا کەس پێویستی بە خەسەخان نەبێت
گەر پێویستان بوو بەس بێنەوە بۆ شاری پزیشکی گەرمی زنجیرە نەخۆشخانەکانی های کوالتی شاری پزیشکی گەرمیان. ستایلی ماڵەکەت هەرچۆنێکە، هەرچێکی بۆ زیادەکەیت و هەرچیەکی لێدابێت، هەرچیەکە گۆڕین تێیدا بیگۆڕە تاکە شتێک کە پێویستە لە شوێنی خۆی بێنێتەوە لەیزەر تیڤی هایسنسە. لەگەڵ هەموو شێواز و هەموو ستایلێکدا گونجێ و تاکە کەرەستەیە لە ماڵەکەدا کابێ لە شوێنی خۆیدا بمێنێتەوە و نەگۆڕێت. لەیزەر تیڤی هایسنس جیهانێکی تەواوەتی نوێ دروست بکە. لە پیسێکی زۆرەوە بۆ پەڵە زەردەکان لەگەڵ بۆنی جگەرە و ئەو میکرۆبانی کە ناتوانین بیان بینین، گەرمکەری ژێرەوەی جلشۆری هیتاشی و پرۆگرامە زیرەکەکانی خاوێنێکی تەواو تەندروست بە جلوبەرگی خێزانەکەم دەدات. هیتاشی گونجاوترینە بۆ ژیان. قەیوان گروپ بریکاری سەرەکی هیتاشی بۆ ئەمرە کەرەبەییەکان لە عێراق. ئەندامانی خێزانێکی کورد لە ماڵەکەی خۆیان لە ناوچەی مانسووری بەغدا تیرۆرکراون و بەپێی زانیاریە سەرەتاییەکان پاڵنەری ڕووداوەکە دزی بووە. سەرچاوەیەکی ئەمی ڕایگەیان خێزانێکی کورد کە لە دایک و باوک و کچێک پێکاتە بوون لە ناو ماڵەکەی خۆیان لە بەغدا سەر بەڕاون. سەرچاوەکە ئاماژەی بۆ کردووە ڕووداوەکە لە ناوچەی مانسووری بەغدا بووە و بەپێی زانیاریە سەرەتاییەکان هۆکاری کوشتنیە و خێزانە کوردە دەگەڕێتەوە بۆ پاڵنەری دزیکردن. بە ئامادەبوونی ژمارەیەک لە لێپەسەراوانی حکومی و حیزبی و فەرماندەکانی پێشمەرگە و کەسوکاری سەربەرزی شەیدان و لە ڕێوڕسمێکدا لە بارگەی لیڤایسی پێشمەرگە لە سنووری گەرمەسێر پەردە لەسەر وێنەی شەیدانی پێشمەرگە لە شەڕی دژ بە گروپی داعش لادرا. ئەنجومەنی وەزیرانی یارێم بە سەرپەرشتی مەسرور بارزانی و قوبا تاڵەبانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت یارێم کۆبوونەوە و تیشی خرایە سەر سەردانی مەستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان و بانگەوێکی ئێرێنی لە پێناو چارەسەری کێشاڵ ڕەسێدراوەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی ناوبرا. 29 ساڵ بە سەردامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان تێپەڕ دەبێت. بەو بۆنێوە لە ڕێوڕسمێکدا تاجەگوڵینەی هەریەک لە هێرۆ ئیبراهیم محمەد ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی و شاناز ئیبراهیم محمەد کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەش بە ستاف و کارمەندانی ڕێکخراوەکە کرا. زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان بەشێک لە خەڵە سنوورەکانیان بەسەر کردوێتەوە بە دوواداچوونیان بۆ داهات و هاوردە و هەناردە کردووە. وتیشی داهاتی خەڵە سنوورەکان نادیارە و دەبێ ڕوون بێتەوە و پێویستە لە داهاتوودا دارایی هەرێمیش بۆ هاوڵاتیان بەخرێتە ڕوو. ژمارەیەک لە خاوەن پشکەکانی چاڤیلان لە بەردەم گوندی ئەڵمانی کۆبوونەوەیکی ناڕەزاییان ئەنجامدا و داوای وەرگرتنی ماف و شایستە دەرەیەکانیان دەکرد. لەلایەن چەند کەسێکی نەناسراوە هێرش کرایە سەریان. ئاوکات پەلاماری دەستگاکانی ڕاگەاندنیش درا کە بۆ ڕۆماڵی کۆبوونەوەکە لەوێ ئامادە بوون و کەلوپەلی ڕۆژنامەوانیان شکند.
ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە ڕێگەیان هەفتەی داهاتوو بە 3 یادداشتکێشە و داواکاریەکانی پارێزگاکەی ئاڕاستەی حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. وەزارەتی تەندروستی هەرێم دوایین ئاماری توشبووان و گیان لە دەستدان و چاکبوونی ڤایرۆسی کۆرۆنای بڵاو کردەوە و ئاماژەی بۆ کردووە لە 24 ساعتدا 754 توشبووی نوێی کۆرۆنا تۆمار کراون. دوایەوەی بەشێک لە دەرستان و پوش و پاوانی چێگۆژە سوتاوزیانێکی گەورە بەر ژینگەی شاری سلێمانی کەوت، پارتی سەوزی کوردستان بە هاوکاری ڕێکخراوە ژینگەیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەمپینێکیان بۆ سەوزکردنی چێگۆژە و گەڕاندنەوەی سەوزایی و جوانکردنی سروشتی چیاکە ڕاگەاند. بەشی زیادەڕۆیی لە شارەوانی سلێمانی هەڵمەتی لێکردنەوەی ڕێکلام و پۆستەکانی سەر شەقامەکانی شاری سلێمانی دەست پێ کرد. بینەرانی بەڕێز لە هەر کوێگون سڵاوتان لێبێ و ئەم کاتۆم و کاتێکتان شاد و کامەران بێت. بە خۆشحاڵی و لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەکەتان بەرنامەی ترافیک. بەڕێزان من مقدەم بەختیار محەممەدم لەگەڵتان دەبم لەم بەرنمەیەدا. فەرموون ئێستاش وابزانین بەرنامەکەتان چی لە خۆ دەگرێت. ساڵانەکە لێ نەنووسراوە نامشیلەمان سەقفەکەی نییە بەڕێز بۆ جامەکانی ڕەشۆکن ئەخە کتابە ڕسمی نییە خنە سێ ماگە ئەوەی مۆڵەتی جامڕە شۆرەگرێت لە پشتی سەرەکە بۆی ئاماژەی پێگرێت بە یاسایی جامڕەشەگرێ پێشتر بەڕێزم ئەو کتابە کتابی ڕسمی حکوومەتەخوا ڕاستەکە ئەوە ئێستا قەراری وەزارەتی ناو خۆمانەیە ئاماژەی پێکراوە کە هەر کەسی ئارەزوومەندە ئۆتۆمبیلەکەی جامڕەش ئاتوانێت موافقەت وەرگری و ئەو بڕەپارەی بۆ دیاریکراوە بیات و ئۆتۆمبیلەکە جامڕ فەرموو بەڕێز کاتە باش بەڕێز بێ زەحمەت مۆڵەت و ساڵانە فەرموو بەڕێز فەرموو ئەو ئۆتۆمبیلانێک کە بەبێ
موافقەتیان بەپێ ئەوەی کە ڕەزامەندی وەرگن ئۆتۆمبیلەکانیان جامڕەشەکەن ئێستا بەپێی ئەو ڕێنمایی تازی لە وەزارەتی ناوخۆ بمان هاتووە بڕی غەرامەکە 1 ملیۆن دینارە بەپێی یاساکەش کە لە ئاماژە پێکراوە ئەو ئۆتۆمبیلانی کە پەردە بەکارێنن بڕی سزاکەیان 40,000 دینارە. ئێستش لە بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی ئەتوانێت ئەگەر هەر کەسێ خواستی ئەوەی هەیە کە ئۆتۆمبیلەکەی جامڕەش ئەتوانێت لەوێ بەپێی یاسا موافقەت وەرگێ و ئۆتۆمبیلەکەی جامڕەش بکات. مۆڵەتی پێ نییە بەکاری گەورە ئەبڕاتە پێشەوە ئەو سایدە ڕاگرن بە چوو لەگەڵ ئەزانست ئیجازە ساڵانە چی پێیەکە پێی نەبوو گاراج. دوای ئاسایی بوونەوەی ژیان ئێستا وردە ژیان ئاسایە بێتەوە لە شاری سلێمانی. ئێمەش بەپێی ئەوەی کە ساڵانی ڕابردوو ئەرک و واجباتمان دانانی مەفرەزە بۆ لەسەر شەقامەکان ئێستش بە هەمان شێوە بە هەمان ڕوتین دەستمان پێ کردوێتەوە بۆی ئەو شۆفێرانەی سەرپێچی یاساکانی هاتووەکەن سزا بدرێن یا هەندێکی پێویستی بە ڕێنمایی بکرێ. و ئێمە ئێستا و ئیجراتانەی کە جەختی لەسەرەکەینەوە کە ڕێنمایی تازەمان بواتەوە کە ئەوەی ئۆتۆمبیلانەی کە جامڕەشن یا فلاشەر بەکارێنن یا ئۆتۆمبیلانی بێسەرەتان یا تابلۆی ساختە ئەبەستن ئیجراتیان لەگەڵاکرێ و دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیان ناگیرێ و دواتر کە سەردانی هاتشۆی ناوشارەکەنەوە بڕی 1 ملیۆن دینار غەراماکرن. بەڵێ بەتەشی دوایە شکە لە بەرەوەی ماوەیەکی زۆر ینی هەم لێپرسینەوەی یاسایی نەکراوە هەم بۆنەی ئەو وەزعانەشەوە کە هاتوو بەسەرم هەموو جیهانە لە شاری سلێمانی ساردێک لە شۆفێرەکان ئابینی بۆی گوێ نەدانە یاسای هاتوو چۆ بە تایبەتی ئێمەش سەرەتا بەڕێنمایی دەستمان پێکرد پاشان بە ئیجراعاتی یاسایی ئەو ئۆتۆمبیلانێک کە سەرپێچی یاسایانە ئێمە لێپرسینەوەی یاسایان لەگەڵاکە. لە چوارچەوەی کار و چالەکیەکانی بەڕێوەبەرایەتیات و توێی پارێزگای سلێمانی و لە چوارچەوەی کاری نوێگەری لە پرۆسی کارکردنی ڕۆژانە و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و بە سەرپەرشتی بەڕێز بریکاری وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی لە مەراسیمێکدا سیستەمی با ئەلکترۆنیکردنی
کردداری عریزەنووسین لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی پارێزگای سێمانی بە ئەنجام گەێنرا هەڵبەتە ئەم کردارە وەک نوێکاریەک و پێشخستنێک لەم بوارەدا کۆمەڵێک هەنگاو کورت دەکاتەوانێ بە دەرلەوە گریمانەی لە ناوچوونی هەندێک لە سەرەتاکان دەستکاریکردنی ئەمانە کاتێک کە تەکنۆلۆژیا حزوری دەبێ لە بوارێکی دیاریکراودا بێگومان ئەم جۆرە کارانە بوونی نامێنێت بەدەر لەوەش کاری ئاسانیەک دەبێت لەوەی کە بە شێوەیەک لە شوەکان قەرەباڵغی پاڵەپەستۆ ئەو گرفتی کە لە ڕابردوودا هەبووە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان کەمی دەکاتەوانێ گەر بڕینەکە کەمیشی دەکاتەوە بە ئەندازێکی زۆر و لە بەرچاو بۆیە جێ خۆیەتی تیشکێ بخینە سەر ئەم پرسە و لێرەشەوە داوا لە هەوڵاتێنی بەڕێز و خۆشەویست دەکەین کە بەپی ئەو ڕێنمای و ڕێکارانی کە بەڕێوەبەرەتی هاتوچەی پارێزگای سێمانی دەخاتە ڕوو بۆ ئەو هاوڵاتیانی کە مامەڵەیان هەیە لە بەشە جیاوازەکاندا بەپی ئەو ڕێکارانە جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە هەم کار ئاسانی دەبێت بۆ ئەوان قەرباڵغیان لە کۆڵ دەبێتەوە کاتیان بۆ دەگەڕێتەوە و هەم ئەفسران و کارمەندانی هاتوچۆ لە ناو بارگای بەڕێوەبەرەتی هاتوچۆ دەتوانن باشتر خزمەتگوزاری هاتوچۆیی پێشکەشکەن. سەرەتا هاوڵاتی کە دێتە ئەم هۆڵەوە ئەم هۆڵە تایبەت کراوە بە ڕێخستی مامەڵە سەرتا هاوڵاتیەکە کە هاتە ژوورۆ سەردانی ئەم کاژێرانەکە ئەمە بەشی ژمێریاریە لێرە سەردانێکا چی پێویستە لە کۆپی و لە فیل بە پێی تەڵەبی خۆی پارەی لێوەرە گیرێ و پسوڵەیەکی درێتێ کە پسوڵەکەی درایە لێرە پسوڵەیە گۆرەگرێ ئەتوانین پسوڵەیەکمان بێتێ لێرە پسوڵەیە گۆرەگرێ بە پێی داواکاریەکەی خۆی لە فیل و لە کۆپی و لە ڕەسم کە ئەم پسوڵەیە پارەی کۆپی و فیلە پارەکەی خۆی لێرە ئادا پێویستی بەچی هاوڵاتیەکە بۆ سەرەتای مامەڵەکەی کە ئەم پسوڵەی وەرگرت لێر بەشی ژمێریاری لەم بەرۆ بەشی کۆپیمان هەیە هاوڵاتیەکە ئاچێتە لای ئەم کارمەندانەی کە لێرە دانیشتوون بە پێی داخوازی فیلەکەی خۆی پێویستی بە کۆپی بەڵگەنامەی هەیە پێویستی بە کۆپی ئەوراقی تر هەیە پێویستی بە وێنەگرتن هەیە لێرە شتەکانی بۆ ڕێگەخەن بۆی دەخرێتە فیلەکەوانێ بەم شێوە فیلەکان تەرتیب کراوە هەر فیلەی بە پێی جۆری مامەڵەکە بە پێی ڕەنگی مامەڵە و جۆری مامەڵە و ساڵانەکەی فیلی بۆ ڕێکخراوە لێرە شتەکانی بۆ کۆپیەکەی بۆی دەکرێتە فیلێکەوە ئەگەر پێویستی بە وێنەگرتن هەبوو هەر لە هەمان شوێن وێنەی بۆ دەگیرێ بۆی دەکرێتە زەرفێ بۆ دەکرێتە ناو فیلەکەەوە کە ئیشی ئێرەی تەواو کرد بەڕێ دەکەوێت بۆ ناو هۆڵی سکاڵا نووسەکان. هاوڵاتی کە لە هۆڵی یەکەم تەواو بوو بەڵگەنامەکانی بۆ کۆپی کرا فیلی بۆ ڕێکخرا لەم پرزگەوە دەچێتە ژوورەوە لێرە تەنها ڕێگەی چوونە ژوورەوە هەیە بەم هۆڵەدا بەم پرزگایە دەچێتە ژوورەوە. ئەمەی کێستە دەبینین ئەمە هۆڵی نووسینی سکاڵا نووسەکانە. ئەمە ئەم پرۆژەیە کە جێبەجێ کراوە پرۆژەی گۆڕینی عریزەی دەستی بووە بۆ سیستەمی ئەلەکترۆنی پرۆژەکە تەنها گۆڕینی داواکاری نیە سکاڵا نیە لە دەستیەوە بۆ ئەلەکترۆنی بەڵکو ئەمە بەستنەوە و ئاڵوگۆڕکردنی داتایە لە نێوان بەڕێوەبەرەتی هاتوچۆ و ئەم هۆڵی نووسینی سکاڵا نووسانە واتە ئەو زانیاریانەی کە ئەم کارمەندانە ئێرە داخلی دەکەن ڕاستەوخۆ دەچێتە سێرڤەرەکانی بەڕێوەبەراتیمانەوە پێویست ناکە جارێکتر داخلگرێ یاخود ئەو زانیاریانەی کە پێشتر تۆمار کراوە پێویست ناکە جارێکی لێرە داخل کرێتەوە ڕاستەوخۆ دێتە سەر سکاڵاکە. بەڵێ ئێستا بۆ نمونە ئەم هاوڵاتیەمان هەیە مامەڵەی گواستنەوەی خاوەندارێتی هەیە لەو دەرگای وەکو باسمان کرد هاتەتە ژوورۆ دوای کە دێتە ئەم هۆڵەوە هاوڵاتەکە دێتە ئەم
ئەم شوێنە کە شوێنی ڕێخستنی سەرێ پسوڵەی سرە بڕینە لێرە بە پێی تەڵەبی خۆی بە پێی تەڵەبی مامەڵەکەی پسوڵەکەی وەرگێ لەم جیهازەدا سێ کاری ڕێخستن دەکا لێرە ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان بە ئایتیە پێویستیان بە زانیاری ئایتیە ئەوە سەرەی ئایتی بۆ ڕادەکێشێ ئەیا خود ئەگەر ئیشی ئایتی نەبوو ڕاستەخۆ سەرەی ژمێریاری بۆ ڕادەکێشێ هەر وڵاتێکیش دوای ئایتی پێویستی بە بانک هەبوو ئەتوانێت لێرە سەرەی بانکەکەی بۆ ڕێک بخرێت کەواتە سێ کار لەم جیهازەدا جێبەجێ ئەکرێت سێ سەرە ڕێک دەخرێ لێرەیە دوای ئەوەی هاوڵاتیەکە کە لە پسوڵەی سەرەی وەرگرت بە پێی داواکارەکەی خۆی دەچێتە بەردەم ژمێریاریەوە سنووقی حسابات لەوێ پارەی خۆی ئەدا بۆ سکاڵاکەی بۆ نووسینی داواکاریەکەی لەم بەشەدا پارە ئەدا بە پێی سکاڵاکەی خۆی پارەی خۆی ئەدا لێرەوە سەرەیەکی تری بۆ دانرێ واتە لەم هاوڵاتیەکە جارێکی تر لێرە ڕیزبەندی سەرەیەکی تری بۆ دانرێ نۆبەیەکی تازەی پێدا بە پێی ئەو جیهازی بانکەرانە کە سەرە ڕێگەکە لە هەش پەنجەرەیەک و سەرەی هەبوو بە پێی ئەو شاشانەی دانراوە متابعی سەرەکەی خۆی دەکا یەکێ لەو کارمەندانە بانکی دەکا بۆ ئەوەی مامەڵەکەی بۆ ڕێک بخا ئەمە هەمووی بەسەرا دەڕا بۆ نمونە ئەم هاوڵاتیە ئێستا جۆری مامەڵەکەی بەناوکردنە چاوەڕێیەکە سێری پەنجەرەکەی خۆیەکە بە پێی ئەم سەرەی خۆی کە 1993ە سەیری شاشەکان دەکا لە پەنجەرەیەک و بانکی دەکەن. ئێستام هاوڵاتی کە سەرەی وەرگرت بان کراوە لە پەنجەرەی ژمارە هەشتەوە کەواتە دەچێت تەنها سەردانی ئەو پەنجەرەیەکە بە پێی ڕیزبەندی سەرەکەی خۆی. ئەم پەنجەرانەی کە ئێمە دەیانبینین کە ژمارەیان 47 پەنجەرەیە هەر هەمووی ڕیز کراوە بۆ خزمەتکردنی هاوڵاتی و نووسینی سکاڵا بۆی هاوڵاتی بە کەمترین ماوە لەم هۆڵەدا بمێنێتەوانێ. لێرەشتا ئێمە هۆڵەکەمان دابش کردووە بۆ چەند بەشێک بۆ ئەوەی تایبەتمەندی بین بە هەندێک ئیش بۆ ئەوەی خەڵک زیاتر نەوەسێ بۆ نمونە ئەو مامەڵانەی کە تۆماری یەکەم جارن ڕیزێک پەنجێرەمان بۆ جیاکردوونەتەوانێت کۆی مامەڵەکانی تری تەحویلیش لە دوو ڕیزی تردا جێکراونەتەوانێت. ئێستا ئەم شوێنەی کە ئێمە لێوەستاوین بەشی تۆمارە واتە هەموو مامەڵەکانی کە تایبەتە بە تۆمارەوە بێزگە لە تۆماری یەکەم جار وەک گواستنەوەی خاوەنداریەتی تازەکردنەوەی ساڵانە گۆڕینی پیشە یاخود گواستنەوە لە پارێزگەیەک و بۆ پارێزگەیەک تر لێرە هەموو ئەو ئیشانەیان بۆ ڕێگەخرێ بە شێوەیەکی ئەلەکترۆنی. ئەم بەشەمان جیا کردێتەوانێت تۆماری یەکەم جار واتە ئۆتۆمبیلانەی کە مەنەفێسن یاخود ئەو ئۆتۆمبیلانەی لە پارێزگاکانی ترەوە بۆمان دەگوێزرێتەوانێ بۆ ئەوەی تێکەڵ نەبن بە مامەڵەی تەسجیل لەبەرەوەی ئەمانە تایبەتمەندێکی جیاوازتریان هەیە و داخڵکردنی زانیاریەکانیان زیاترە بۆ ئەوەی جیاکاری هەبێ لە نوێنەوە سەرەکان تێکەڵ نەبێ و خەڵک بە ئاسانترین شێوە بتوانێت مامەڵەکەی جیاکاتەوە لەبەرەوەی ئەم چەند پەنجەرەمان جیا کردێتەوە بۆ ئەو کارە تایبەتە.
ئەم بەشەی کە ئەیبینین هێنامانەتە ناوم هەڵەوە بەشی ئایتی ئەمە ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتیمان ئەیبات بەڕێوە بۆ کارئاسانی بۆ هاوڵاتی ئەم بەشەمان هێناوەتە ئێرە بۆی هاوڵاتی چەند جارێ نەچێتە ناو دایرە و بگەڕێتەوە تایبەتە بەو زانیاریانەی کە لە گومرگ و یاخود لە زەریبەوە بەدەستمانەگا لە ڕێگەی ئۆنلاینەوانێ ئێمە بەدەستمانەگا و بەستراوینەتەوە بەو شوێنانەوە بۆی هاوڵاتی نەچێتە ناو دایرە و نەگەڕێتەوە کارئاسانی زیاترمان کردووە بۆی ئەم بەشەمان هێناوەتەوە بەڵام لەلایەن ئەفسەر و کارمەندانی خۆمانەوە بەڕێوە برێ. گرنگی ئەم پرۆژەیە خۆی لەوەیە دەبینێتەوە دەرچوونە لە شێوە کلاسیکیەکە بۆ شێوەیەکی نوێ و سەردەمیانە وەبەستنەوەی بە بەڕێوەبەراتی هاتوچوو و گۆڕینی ئاڵوگۆڕی داتاکانە هەروە بەکارهێنانی سیستەمی بارکۆد واتە پێشتر ئەگەر ئێمە ئۆتۆمبیلە سەردانی بەڕێوەبەراتی بکردا بە پێش ژمارەی ئۆتۆمبیلەکە سەیری سزا و دەست بەسەراکردنی دەکرا بەڵام ئێستا لە ڕێگەی بارکۆدەوە و لە ڕێگای کۆدەوە بۆ سزاکان دەگەڕێن هەروەها ئەم سیستەمێکی تریتیا شکارێکی گرنگی ئەم پرۆژە ئەوەیە کە سیستەمی ئەرشیفکردنی بەڵگەنامەکانی تایە واتە ئەو هەموو ئاریزە و دیکۆمنت و بەڵگەنامە و پێناسانەی کە لە مامەڵەکە یاخود مەنەفێس ئەمانە ئەرشیف دەکرێت و دەبێت بە ئەرشیفێکی ئەلەکترۆنی و دەچێتە تۆماری ئۆتۆمبیلەکەەوە کارئاسانی زۆری بۆ ئێمەتیا هەندێک لە داتاکان لێرە داخل دەکرێن پێویست ناکات جارێکی لە نێو بەڕێوەبەرایەتیدا داخل بکرێتەوانێ و دەست سوچی و بارگرانی لەسەر کارمەندانمان کەم دەکاتەوە. بەداخوام ڕووداوای ئەیبینن لەسەر شەقامی سەرەکی سلێمانی عربەت ڕوویاوا لە نزیک گەڕاجی موحەد کە لە نێوان دوو ئۆتۆمبیلێکیان جۆری ساڵۆن شۆفلێت مالی بۆ ئۆتۆمبیلی دومیانە جۆری پیکاپ مستەبۆشی کە تێدا بەداخەوە هەشت بیناری لێکەوتەوە کە تێدا مناڵ و ئافرەت و هەردوو ساخش بریندارن وەکای ڕووداوەکە دەگرێتەوە بە ئۆتۆمبیلی جۆری ساڵۆن کە بەداخەوە بە خێرایەکی زۆر هاتووە و سایت گۆڕنی هەڵی ئەنجام داوە ئاوێنی تەنیشتی سایقەکە بەرکەوتی هەیە لەگە ئۆتۆمبیلی پیکاپەکە و لە ئەنجامدا کۆنتۆلی لەزا و پەڕێتەوە شەقامی بەرامبەری ئۆتۆمبیلی پیکاپەکەش بەمان شێوە شڵەژا و لەدەستیەوە گرتووە و چۆ بۆ ناوەندی شەقامەکە کەلامان کاتە ئەم ڕووداوە زەرری مێلیشی لێکەوتوتەوە دوو ستونی کارەبا و دوو درەختی تێداشکاوە. ئەتوانم ئەو بڵێم کە ڕووداوەکانی هاتوچۆ لە ناو شار مقابلە یان هاوتا بۆتەوە لەگەڵ ڕووداوەکانی دەرەوەی شارە ئەمەش ئەگەڕم بۆ ئەوەی کە ئۆتۆمبیل کەمتر لە شەقامەکانی ناوشارە جموجۆڵ لە شەوانە ئەمە واکات کاندێ لە شۆفێران کەمتر پابند یا ساورەرمایەکان بن سەرپێکی ئەنجامەدەن لە جۆری خێرایی زۆر پێچوانی شەقام یانی تێرنی قەدەغە ئەنجامەیەن کە ئەم سەرپێچانە زەقن لە شەوانە زیاتر هۆکارن بۆ ڕووداوەکانی هاتچووە هەر بۆیە داوا لە شۆفێرانەکەین کە پابند یا ساورەمایەکان بن ئێمە لە کەفشێلکاری ڕووداوەکانی چوویە جەخ لە دوو حاڵتەکەینەوە کە هەبن لە ڕووداوەکانە ئایا ڕووداوەکە بەهۆی ئۆتۆمبیلەکەوەیە یا بۆی خودی شۆفێرەکەوەیە ئەتوان بڵێم کە ئۆتۆمبیلەکە
کە تاڕادەیەکی زۆر گونجاو بۆ شەقام لەبەرەوەی کە بە چەند فلتەرێکا تێپەڕێ لە ئاتوچۆی سلێمانیە یا لە تۆمارکردنە یا لە تازەکردنەوەی سەنەویە یان لە پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیلەکەیە کە وڵاتی بۆ ئۆتۆمبیلەکە ئەنجامایە بەڵام سەرپێچی شۆفێر خۆی ئەنجامیادات کە ئەمە هۆکارێکی سەرەکیە بەداخەوە زیاتر هۆکار بووە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی چووی بکرێتەوە کە ئەمەش دوجار هەم زیانی گیانی لێکەوێتەوە هەم زیانی میری لێکەوێتەوە هەم زەرەرە بۆ هەردوو تەرەفکە لە شەقامەکەیان. ڕێگایەکی کۆنە ڕێگاکەمان ڕێگایکی یەکساییدا و قەرەباڵغی و لۆدێکی زۆری لەسرە و نەبوونی هەڵکاری و هێماکانی هاتوچۆ لەم ڕێگایە گرفتێکن بۆ ئێمە و بوونی چاڵ و چۆڵێکی زۆر لەم ڕێگایەدا ڕێگاکە تاو پەچی کەوتو و بێکەڵک بووە لۆدێکی زۆریشی لەسرە بەڕاستی ئەم شەقامەی ئێمە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمێن ئەبەستێتەوە بە ئیداری ڕاپەڕین و پارێزگای هەولێر و سلێمانی بۆیە ئەو بار هەڵگرانەی کە لە سنووری ئیبراهیم خەلیلەوە دووەکەوە داخڵ دەبن دێن بەرەو سلێمانی هەر بەم شەقامەی مەتێت تێپەڕ دەبن و ئەو بار هەڵگرانەی کە لە سنووری باشماخەوەش بۆ هەولێر ئەچن هەر بەم شەقامەی مەتێت تێپەڕ دەبن. لە ڕاستیدا ڕێگاکەمان ڕێگایەکی بێکەڵکە و بوونی لۆد و قەرەباڵغێکی زۆر تێیدا و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و بە کەمکردنەوەی خێراییەکانیان لەم شوێنانەدا لە ڕاستیدا دەبێ ئێمە ئەوە لە بەرچاو بگرێن مادام شۆفێر ئەبێ بارودۆخی ڕێگاکە لە بەرچاو بگرێت بۆ کەمکردنەوەی خێراییەکەی ئەو دۆخەی ئەم ڕێگای ئێمە خێراییەکی زۆر هەڵ ناگرێت بۆیە دەبێ بە خێراییەکی کەم لەم ڕێگایە بەکار بکەین. سەبارەت بۆ ڕووداوە ئەو ڕووداوە بۆ هۆی گیان لە دەستدانی بەداخەوە سووتان و گیان لە دەستدانی سەرجەم ئەندامانی ئەو خێزانە کە لەناو ئۆتۆمبیلی زۆری پرادۆ بوون هۆکای ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ شۆفێری ئۆتۆمبیلی زۆری توێتا پرادۆ کە لەو شوێنەیە پێچێکە کۆنتترۆلی لە دەستداوە کاتێک خۆی شێشاوە بە دوو ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی یەکەمیان زۆری توێتا کرۆلا لە دو ئەوەشجا خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلێکی ترداک لە زۆری مەرسیدس بار هەڵگرا ئەم ڕووداوە ئەمە ئۆتۆمبیلێکی زۆری توێتا پرادۆیە کاتێک لە لۆفەی نەیتوانیەوە بسوڕێتەوە خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلێکی زۆری توێتا کرۆلادا لە باری پشتەوەی داوە دواتر کەوتوتە بەردەمی ئۆتۆمبیلێکی تر کە مارسیدس ئەکترۆزە و پڕاپڕ کەوتوتە بەردەمی و بەداخەوە بۆ هۆی گرگرتن و گیان لە دەستدانی سەرجەم ئەندامانی ئەو خێزانە کە لەناو ئۆتۆمبیلی زۆری توێتا پرادۆ بوون و خاڵی بەریەکەوتنی ئەم ئۆتۆمبیلی زۆری توێتا پرادۆیە ئەمە خاڵی لێدان یەکەم جارێتی کە خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلی زۆری توێتا کرۆلادا دواتر سوڕا و هاتوۆتەوە ناو جادە پڕاپڕ کەوتوتە بەردەمی ئەو ئۆتۆمبیلی ئەکترۆز بار هەڵگرا دواتر بۆتە هۆی ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلە گڕی گرتو و سەرجەم ئەندامانی ئەو خێزانێک کە لەم ئۆتۆمبیلەدا بوون بەداخەوە گیانیان لەدەست لەو سوتا کاک کۆسەت ئەم ڕووداوانە پێمان ناڵێ هەرچەندێک کە شەقام خراپ بێت جادە خراپ بێت دوجار تۆ ڕۆژانە کۆمەڵی ئۆتۆمبیلە چۆی پێگا تووشی ڕوودا نابێ
کەواتە ناتوانین بڵین لە ساسە خەتای ڕێگاکە بوو ئەگەر ئۆتۆمبیل لە خێرایی کەمتر بووە ئەم حەدەسە ڕوویە نەخێر ئەم حەدەسەیە دەبێ ئەوە بخینە بەرچامە کە دەبێت شۆفێران بە تاوەتی پابندی ئەوە بن کە مادام ڕێگاکە خراپە خێرایەکانیان کەم بکەنەوە لەم ڕێگایانەدا یان دەبێت بارودۆخی ڕێگاکە لە بەرچاو بژیرێت کە ئەم ڕێگایە چاڵ و چۆڵی هەیە خراپە تۆ خێرایەکەت کەم بکەرەوە بۆی ئەم حاڵەتە نەخوازراوانە ڕوونەدات. سەبارەت بە پێدانی نامیرکەی مۆڵەتی شۆفێری هەموو هاوڵاتیە کە توانێت بە سێ ڕێگە ئەو نامیرکەیە پڕکاتەوە. یەکەمیان دەتوانێت سەردانی بەڕێوەبەراتیەکەمان بکە دەڕی کۆمپیوتەرەوە نامیرکێکی بۆ پڕەکرێتەوە. ڕێگای دووهەمیان دەتوانێت ڕاستەخۆ سەردانی نووسینگەکە بکات بۆ پڕکردنەوەی نامیرکەی مۆڵەتی شۆفێری. ڕێگای سێمان هەیە لە ڕێی سایدی خۆمان سول ترافیک ئەتوانێت لە ڕێی ئۆنلاینەوە پڕی کاتەوە. مەرجەکانیشی وەکو ئەزانن بۆ پێدانی نامیرکەی مۆڵەتی شۆفێری ماتۆر ئەبێ ئەو کەسە تەمەنی لە 16 ساڵی تاوا کردبیاوەتە 16 ساڵ و ڕۆژێک ئەتوانێت سەردام بکە. سەبارەت بە پێدانی نامیرکەی مۆڵەتی شۆفێری ئۆتۆمبیلی تایبەت ئەو کەسە ئەتوانێت تەمەنی 18 ساڵی تاوا کردبێ و هەروەها بۆ ئۆتۆمبیلی گشتی هەموو جۆرەکانی تەکسی بێ پاس بێ لۆری بێ ئەبێ تەمەنی 20 ساڵی تاوا کردبێ واتەنی 20 ساڵ و ڕۆژێوێت. ئێستا بە شێوەیەکی کردداری باسی پڕکردنەوەی نامیرکەی مۆڵەتی شۆفێریتان بۆکەین بە شێوەیەکی ئۆنلاین چۆن پڕەکرێتەوە. سەرەتا پێویستە برۆسەرێک بەکاربێنیت و مەڵپەڕی فەرمی بەڕێوەبەرایەتی یاچووی پارێزگای سلێمانی بکەیتەوە بە ناونیشانی www.sultraffic.com. دواتر کە ماڵپەڕەکەکەیتەوە لە بەشی دەستە چەپی ماڵپەڕەکەیە نووسراوە فۆرمی ئەلکترۆنی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری. کلیکی ئەم بەشە ئەکەین دواتر ئەم بەشەمان بۆ ئەکرێتەوە فۆرمی ئەلکترۆنی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری. بۆ پڕکردنەوەی ئەم فۆرما پێویستە تۆ بە بەرنامەی ئەدۆب ریدەر هەیە. لێرە ئەم بەشەی بۆ دیاری کردووی ئەگەر لە ناو کۆمپیوتەرەکەتا بەرنامەی ئەدۆب ریدەر نەبوو ئەتوانی لێرە داونلۆدیکەی. لە بەشی دووەمی هەر لەم پیجەیە نمونەیەکی بۆ دیاری کردووی نمونەی فۆرمی پڕکراوە. کلیگەکەی لە ئەم بەشە ئەم فۆرمت بۆ پڕکات بۆ هێنێتە پێشەوە کە فۆرمێکە پڕکراوەتەوە لەسەر ئەم زانیارانە تۆ ئەتوانی بەرچاوڕوونی هەبێ بۆی بە هەڵە پڕی نەکەیتەوە فۆرمەکە. لێرە جۆری مۆڵەتەکە تایبەت بۆ نووسی جۆری مەوە هەڵبژێرە ناویسیانی داخڵکە بەروەری لە دایک بوون داخڵکە بەم شێوەیە. واتە ئەگەر تۆ زانیارێکی سەرەتایی لێرە هەموو زانیارەکانی بۆ دەستەبەر کردویت. دواتر لێرە ئەو مەرجانەی کە مەرجە گشتیەکانی پێدانی مۆڵەت لێرە بۆ خراوەتە ڕوو مەرجەکانە بێ بخوێنیتەوانێ بزانی هیچ مەرجێکی تیا شمولی تۆ بکایان نەیکات. دواتر کە ئەو مەرجانە خوێنەوانەیە ڕێنمایەکان خوێنێتەوە پابەندن پێوەی یەک کلیگەکەی لەم ساحە دواتر بۆ دابەزاندن کلیکی ئێرە بکە. دواتر ئەم بەشەیەتە پێشەوە
لێرە ناتوانانی فۆرمەکە بەم شێوەیە پڕ بکەیتەوە وەگوتمان پێویست بە بەرنامەی ئەدۆبڕی دەرهەیە لەبەر ئەوە فۆرمەکە ئەبێ داونلۆد بکەیت کلیگەکەی ئالێرە بۆ داونلۆدکردنی فۆرمەکە کە فۆرمەکە و داونلۆد کرد دووبارە فۆرمەکە بە شێوی لەگەڵ ئەدۆبڕیدەرە بەم شێوەیە ئەیکەیتەوە ئەمە فۆرمە ئێستا فۆرمەکەمان بۆ کراوەتوانێ بە لەگەڵ بەرنامەی ئەدۆبڕیدەرە لێ سەرتا زۆری مۆڵە لێرە زۆری مۆڵەتەکە لە بژێری تایبەت تەوێ گشتی تەوەیە ماتۆرسکیلی تەوێ ئەو جۆرە مۆڵەتی کە خۆت ئەتەوێت لێرە هەڵی ئەبژێریت بۆ نمونەسای ئەمە مۆڵەتی تایبەت هەڵەبژێرین دواتر لێرە ناوەکە ئەمە ناوی چواری خۆت ئەنووسی بێ ئەوەی هەڵی تیا بکەیت دواتر لێرە بەرواری لەدایک بوون هەر کاسەرەکە نزیکەکەیتەوە یەکسەر پێتەڵێ ڕۆژەکە لێرەیە بنووسە دواتر لێرەیە مانگەکە بنووسە و لێرەیە ساڵە نووسی ماتا ڕۆژ و مانگ و ساڵ دواتر لێرە پیشەکە چ پیشەیەکت هەیە بۆ نمونە کاسب لێرە ئەینووسیت دواتر ژمارە تەلەفۆنێک داخڵەکەیت دواتر ئەگەر کارتی نیشتیمانیت هەبوو ژماری کارتی نیشتیمانەکە لێرە یانووسی ئەگەر کارتی نیشتیمانیت نەبوو ئەم خانەیە بەجێ هێڵی دێ لێرە ژمارەی پێناسی باری شارستانی ژماری تەسکەرەکە و ئەنووسی دواتر ژماری ڕەگەزنامە لێرەیە داخڵەکەی ژماری جنسیەکە شوێنی دانیشتنەکە و سلێمانی تومەلیک سلێمانی هەوارە بەرزە سلێمانی کورسات هەر گەڕەکەیك بێت ئەتە لێرەیە ئەینووسی دواتر لێرە چوارگۆشێکمان هەیە لەم لە شۆفێری قەدەغا نەکراون پێشتر مۆڵەتی شۆفێری وەرنەگرتووە لەبەردەمیە چوارگۆشەیەک هەیە و تۆ ئەبێ ئەگەر ئەو مەرجەتیا مۆجودە کە لە شۆفێری قەدەغا نەکرای بۆ پێشتر مۆڵی شۆفێرەوە نەگرتووە سەحێکی لێیت و ئیتر دواتر لێرەیە چاپکردنمان هەیە ئەگەر زانیارێکت هەڵە کرد بوو یاخود ئەگەر ویستت فۆرمێکی تر بێتەوە بەردەمت لێرە بەتاڵکردنەوە ئەکەیت دووبارە فۆرمەکە بە سفریەتەوە ژێر دەرست و ئەگەر تەواو زانیارەکان بەدڵ بوو یعنی تاوەڕ دروست بوو لێرەیە کلیک لە چاپکردنەکەیت و پرنتی ئەکا و ئیتر یەک ئیمزای خۆتێکیت و ئەیبێت بۆ فاسی چاوەکە رامار رشيد محمد رزقار سەرەتا بۆ پڕکردنەوەی نامیلکەی شۆفێری فێرخواز کرد تا نووسنگەکان هەر بە هەمان شێوە چۆن لە دایرەی مرور پڕەکرێتەوە نامیلکەیە لێرەش لە ئێمە هەر بەو شێوەیە پڕیەکەینەوە کێتی ژەبێن پێداویستیانەی پێبێت پێی ئەڵێن کێت ئەبێ جنسی و تەسکەرە و کارتی زانیاری یان کارتی زانیاری و کارتی نیشتیمانی ئەبێ پێبێت بە پێی ئەوەن چ دوای ئەوە پرسیاری لێ یەکەم زای ناخۆ ئەگەر تایبەتی بێ ئەبێ 18 ساڵی تاوا کردبێ ئەگەر گشتی بێ ئەبێ 20 ساڵی تاوا کردبێ ئەگەر ماتۆرسکیلیشی بێت ئەبێ لە 16 کەمتر نەبێت هەموو هاوڵاتێکە بێ کۆمەڵە پێداویستی گەڵ خۆیان بێنێ وەکو کۆپیکراوی تەسکەرە جنسیە کارتی زانیاری لەگەڵ 5 وێنە یاخود کارتی نیشتیمانی و کارتی زانیاری و 5 وێنە هەیە کەس هەیە کارتی نیشتیمانی پێەیە بازێکی شەیە تەسکەرە و جنسی پێە مۆڵەتی تایبەتێ مۆڵەت بەڕاستی و هەڵانە ڕوویاوە چونکە ئەم شتە تازەی ئێستا پێشتر وانە بوو پێشتر هات لە بەڕێوەبەراتی لای خۆمان هەر بە ڕاستەخۆ بووی پڕکراوی نامیلکەیە بوو بەڵام ئێستا چکە بۆ بەر لە ڕێی کۆمپیوتەرەوەیە ئەو هەڵانە ڕوئەیە بەڵام چارەسەر ئەکرێ ئێستا خۆشبەختانە و چارەسەری دۆزراوەتەوە لێرە ئەگەر هاتێ هەڵە زۆر کات لە ناوی فێرخواز ئەکرێ لە موالیدی ئەو کەسە ئەکرێت لێرە چارەسەرەکەی ئەکرێت هەر لێرە لای خۆم بووی چاک ئەکرێت چکە زۆر حاڵەت ڕوویاوە ئەو فێرخوازە فەحسی چاوی تاوا کردووە هەبوو گەشتۆتە مەرحەلەی تاقیکردنەوەی تیۆری کە سیرمان کردووە هەڵە هەبووە لە ناوکەی لە موالیدەکەی بەڵام خۆشبەختان لێرە ڕاستەخۆ بووی چاکەین بۆی ئەو فێرخوازش ئێمە بۆیە ئەو ڕێگایمان داناوە بۆی فێرخواز بۆ هاوڵاتی بە کار ئاسانی زیاتری بۆ بکرێت چکە کە هاتوو هەڵەکە لە ئێمە ویا لە نووسینگە بوو بەڕاستی خۆی هاوڵاتێکە باژەکەیە بەڵام چارەسەرەکەی کراوەستا لای خۆمان بووی چاکرێت ئەم بە ڕەزامەندی بەڕێوەری بەشەکەمان وەرەگرین و
هەڵەکانی بۆ چاکرێت بۆی دووبارە نەچێت نامیرکە پڕکاتەوە فەحسی چاو دووبارەکاتەوە ڕاستەکە تەواو بووە بەس لێرە ئیمزای بکە ئیمزای بکە و زیاتر سەیری ناوەشتەکە کۆبینی بکە زان غەڵەتی تیانە لێرە ئیمزای بکە زانە هیچ غەڵەتی تیان نییە کاتێک نامیرکەکە پڕەکەینەوانێ وربینی لەسەر ئەوە بکەین کە غەڵەتی تیانە بێ ناوی چواریەکەی مالی دەکەی ڕقم تەلەفۆن یان ژمارەی کارتی نیشتماریان جنسە و تەسکەرەکە ئەمانە نابێ هیچی غەڵەتی تیابێ کاتێک غەڵەتێکی تیابێ فێرخوازەکە لێرە ئەڕوا بۆ فەحسی چاوەکە لەوێ جارێکی تر کە ئەمە بە غەڵەت ڕۆی لە دایرەی مرۆی گەڕێنەوە کە گەڕانیانەوە بێ بڕا فەحسی چاو بکاتەوە ئەمە جاریوە هەبوو حاڵتانە هاتۆ بەستەر خۆمانە کە بە تایبەتێکە لە نووسنگی خۆمان بێ ئێمە پارەکەمان گێڕاوەتەوە بەڵام پێویستە هەر ئێمە و نووسنگەکانی تریش و دایرەی مرۆڤی شەر کەسێبێ ئەم وربینێ زۆر بەجایم کا بۆی هاوڵاتیان تووشی ئەو دوو جارە و سێ جارە فەحسی چاوە نەبنەوە هیچ یاسایی نیە و هیچ ڕێنمایە نییە بڵێ نووسنگا بێ بە پارە نامیرکە پڕکاتەوە و هەر نووسنگەیەکە عنی ئەوەی کردبێت بۆ هەیە ئەو فێرخوازە بێ ئەمە بەشی بەدواداچوون نووسنگەکانمان هەیە بۆ هەیە بێ شکات کات و چکە هیچ ڕێنمایە نییە بڵێ نووسنگا بێ بەوەنە بڕەپارەیە نامیرکە پڕکاتەوە بۆ فێرخواز چکە نامیرکە بە خۆڕایی پڕەکرێتەوە هەم لە نووسنگە هەم لای خۆشمان کاتێک نامیرکەی شۆفێری کە لێرە پڕەکەینەوانێ هیچ بەرامبەرێوە ناگرین چ لێرە بێیان لە دایرەی مرور بێ هەر بێبەرامبەرە بۆ لە هەنێ شوێن لە دەرەوە پارە وەرەگیرێ بڕەپارەی وەرەگیرێ بۆ ئەو نامیرکێکە پڕێکەنەوە بۆی ئاگادار بن هەر ئەم سێ شوێنە یان بە ئۆنلاین خۆی فێرخوازەکە یان بێتە نووسنگە هەر ئێمە و هەموو نووسنگەکانی تریش لەگەڵ بەڕێبەتی هاتوچۆ هەر بێبەرامبەرە کە تاوامان کرد ئیشەکان بۆیان ئاینێرین بۆ فەحسی چاوەکە بەپێ ئەو ئامارانی کە لە ناو دامودزگاکانی هاتوچۆدا لە سەرانسەری دنیادا بە شێوازێکی گشتی شەروایە کە بەپێ ڕیزبەندی قەبارەی ڕووداوەکانی هاتوچۆ چ لە ناو شار و لە دەرەوەی شار بەم شێوازەیە زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگەوبانی دەرەوەی شارە لە ڕووی مەترسیەوە لە ڕووی زیانی جەستەیی و مادیشەوە لە ناو شارەکانیش زۆرینەی توێژینەوەکانەوەمان پێ دەڵێت کە زۆرینەی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەوێتە نێو گۆڕەپانەکان لە ئاستی ئەو گۆڕەپان و تەقاتعانی کە بوونیان هەیە کە بە ترافیک لایت حکوم دەکرێت و کۆنتترۆل دەکرێت ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕووی قورسی و هەندێک جار مەرگداریشەوە دەکەوێت ئەوێ ئەمە خۆی لە خۆیدا پرسیارێکی دروست کرد بۆچی ڕووداوەکانی هاتوچۆ لە ئاسی یەکتر بڕەکان مەترسیدارن و قورسن و زۆر جارگیان لە دەستدانیشی لێ دەکەوێتوانێت دەرکەوت بە پێی ئەو ڕووداوانی کە لێکۆڵینەوە لەسەرکرا و توێژینەوەی لەسەرکرا دەرکەوتەوە کارەکەی بۆ دەگەڕێتەوە کە شۆفێران بە شێوازێکی گشتی ڕفتارێکی نادروستی شۆفێریانە لە ئاستی سیستەمی ترافیک لایتەکان پەیڕەو دەکەن ئەمە چۆن شۆفێر کاتێکە بەرەوڕووی یەکتر بڕێک دەڕوات کاتێک کە دەبینێت ڕەنگی ترافیک لایتەکە بەشی ناوەڕاستی ڕەنگە پرتەقاڵیەکەی کە سیستەمێکی فلاشینە دەبینێت بە شێوازێکی گشتی زۆرینەی شۆفێران ئەگەر هەمویان نەبن وا دەکەن چیەکەن خێراکانیان زیاکەن بەو ئومێدەی کە پێڕابگەن لە ئاستی ئەو ڕەنگە تێپەڕن و بە یەکتر بڕەکە بڕۆن
وەبەجێ بێڵن بۆ چونکە تااقەتیان نییە سەبر و ئارامیان نییە لە ناو ترافیکلایەتەکە بۆسێ لە دڵی خۆیان یاخود لە ئەندێشەی خۆیان دەڵێت ئەوە نزیک بوومەوە لە سوورەکە با خێرا بڕۆم دەنایتر لە سوورەکە بێت بوەستم و ماوەیە چاوەڕێ بکەم تا جارێکی تر نۆرە وەکو یەکێک نەزانێ ئەم کاتی کە ئەو لە ئەندێشەی شۆفێرەدایە سعاتێکە نازەم زەمانێکی زۆرە لە ڕاستیدا خۆی هەمووی چەند چرکەیەکە یاخود خولەکیەکە کەمێک هەندێک جارەکە سیستەمەکە دیجیتالی بێ لە خولەکیە کەمێک زیاتر ینی واتە لە دقەیەک زیاتریان کەمترە ئەو مجازەفە و ئەو کردارە مەترسیدارە ئەوە ناهێنێ ئەوە بکەی بۆ مەترسیەکە بەڕێزان خۆی لەوەیە دەبینێتەوە کاتێک کە تۆ خێرایەکە زیاکەی ئەوەت لە بیرە چێکە کۆمەڵێک شۆفێر لەو بەرەوە ڕاوەستاون چاوان لەسەر ترافیک لایتەکەیە ئەوانیش پەیتا سەبریان نەماوە بە شێوازێکی گشتی مرۆڤەکان وان کە چاوەڕێەکەن ڕەنگی سوورەکە ببێتە سەوز و ئیتر یەکسەر بکەوێتە جوڵەوە تێپەڕێ چۆ ئەگەر یەک تۆزیش دواکە شۆفێرانی دوای خۆی سەبریان نامێن و دەیکەنە هۆڕ لێدان کاتێک ئەو بە خێرای هەڵدەسێت و بەرەو گۆڕەپانەکە دەڕواوە تۆش بە خێرایەکی زۆر هاتوویت لەو ڕەنگە کە پێڕناگەیت لە سوورەوە لای ئەوان دەبێتە سەوز جموجوڵەکە دروستە بێ کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەت بۆ ناکرێت لە ناو گۆڕەپانەکە بەرلێکەوتن و ڕووداوێکی پێکدادانی قرس و هەندێک جار مەرگداریشی لە دەکەێتەوە بۆیە بەڕێزان ومێ دەکەین لە بەڕێستان لە ئاسیت ڕەنگی ترافیک لایتەکان سەبر و ئارامیمان هەبێ باشترە خێراکەت کەم بکەیتەوە باشترەوەی بەسەر کارە ساتێکا بڕۆی کە خوددا نەبێ کەس نازانی ئەو سەری چۆن دەکەوێتەوە بەم شێوەی شاتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەتان بەرنامەی ترافیک تا بێگەشتنەوەیکی تر ومێدی سلامتان بۆ دەخوازم بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆشی بێتتر چی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە جاچ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن برنجی ئاوزێر یەکێکە لە باشترین برنجەکان 11 هندیە وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێرە کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر لە پێناو خزمەتکردنی تەندروستی ئێوە کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شەر 24 کاتژمێر بە ستافێکی پسپۆڕ و شارەزا بە پێشکەوتوترین تەکنەلۆژیای پزیشکی سەردەمیانە لە پێشوازیتاندایە نرخی بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕەوە تەنها 3500 دینارە لە کۆمەڵگەکەماندا تاقیگەی پێشکەوتوو
سۆنەر دیجیتال تیشک هۆڵی نەشتەرگەری بچوو دەرمانخانە لە پێشوازیتاندایە. کۆمەڵگاکەمان بۆ مناڵانی شەهید و پێشمەرگە داشکەندنی تایبەتی هەیە بە ڕێژەی لە 140 خەرجیەکەن لە کۆی بەشەکاندا و بینینی پزیشکی پسپۆر بێبەرامبەر. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک محمود بەرامبەر نەخۆشخانەی شار. کۆمەڵگەی پسپۆڕی تەندروستی شار لە پێناو خزمەتکردنی تەندروستی ئێوە. نەخۆشیەکەی شاژن بڕستی لەبەر پادشا و کۆشکی شەهانە بڕی بوو. دەردێ کە دەرمانەکان پێیان نەدەوێرا. پادشا خەڵاتی گرانبەهای جاردا بۆ هەر کەسێ هیوا بۆ کۆشک بگێڕێتەوە. ئەو حەکیمەی پادشا دەیویست بە تورەکە بچووکەکانیەوە لە نێو خەڵک دەرکەوت. پاسەوانەکانی کۆشک هەرزوو چارەسازیان گەیاندە ئەو ژوورەی پادشا بێئۆقرەتی دامابۆوە. برنجی چەوتانی ئامادە کرد و لەسەر دەفرێ خستیە بەردەمی شاژن. زەردەخەنە گەڕایەوە کۆشک برنجی چەوتان چێژ و دەرمان. برنجی چەوتان تامێک لە سروشتەوە بۆ خوانێکی هەمیشەیی. برنجی قەیوان لە 100 سروشتیە. جیاواز لە برنجەکانی تر بە تاموبۆنی سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بە ئۆفەرە نایابەکانیشی خۆشی و شادی دەخاتە ماڵەکانتانەوە. ئێستا لەگەڵ برنجی قەیوان چانسی بردنەوەی خەڵاتە گەورەکانمان و چەندین خەڵاتی تر بەدەست بێنە. کیسەیەک برنجی قەیوان بکڕە و کۆبۆنێک وەربگرە. ناوت دەچێتە تیرروپشکی بردنەوەی 6 ئۆتۆمبیلی جۆری ڕینۆ سیمبولی مۆدێل 2020 و سەدان ئامێری ناوماڵ و کارەبایی جۆراوجۆر. لەگەڵ ئێمە هەم بە تاموبۆنی برنجی قەیوان دڵخۆش دەبی، هەم بە بردنەوەی خەڵاتەکان. قەیوان خواستی هەمووان. وەک ئەوەی خۆت پێشوازی لە خۆت بکەیت. هێندەی خۆت دڵسۆزی تۆین. هێندەی خۆت لە هەزار و نیگەرانیەکانت تێدەگەین. وەک ئەوەی خۆت پشکنین بۆ خۆت بکەیت. هێندەی خۆت پەرۆشی تەندروستی تۆین. وەک ئەوەی خۆت هەوڵ بۆ باشترکردنی تەندروستی خۆت بدەیت. هێندەی خۆت دڵخۆشین بە چاکبوونەوەت. وەک خۆت گرنگی بە تۆ دەدەین. زنجیرە نەخۆشخانەکانی های کوالتی شاری پزیشکی ئەنوەر شێخە لە سولەیمانی. گروپی کۆمپانیەکانی قەیوان شارێکی نوێ بنیاد دەنێت. شوقەیەکی ناوازە لە سیتی تاوەرز هەڵبژێرە کە دەکەوێتە ناوچەی پڕ سەوزایی دەباشان لە بناری شاخی گۆیژە پشتی پارکی مەلیک مەحموود. شوقەکانی سیتی تاوەرز بە کواڵیتیشی بەرزی سەردەمیانە دروست دەکرێن و ڕووبەرەکانی 125 مەتری و 147 مەتری و 158 مەتری لە خۆی دەگرێت. لە سیتی تاوەرز خزمەت گوزارەکانی وەک قوتابخانە، دایانگە و باخچەی ساوایان، جیم، مارکێت، پارکی داخراوی ئۆتۆمبیل، نافورە و سەوزایی بنیاد دەنرێت. پەلە بکە و ژیانت لە شارێکی نوێ دەست پێ بکە بۆ ئایندەیەکی نوێ بۆ خۆت و خێزانەکەت دەستە بەر بکە. شار بە بابا! وەی زەناوی شێڵ بوو بەچی خەنە بەندانیەتی میوانە مردن بەسکی برسی خەنە بەندانیەتی بۆم بێنە بەها بڕوم نەچی خەنە بەندانیەتی هەرچی خەڵکەلیە برسی خەنە بەندانیەتی لێنێن برینزی دۆڵفینسی خەنە بەندانیەتی برنجێکە زۆر شەهانە خەنە بەندانیەتی زانیم بەدڵی هەموو زانە خەنە بەندانیەتی بۆنی گەیشتە ئەو کۆڵانە خەنە بەندانیەتی دۆڵفینسیە و بۆ میوانە خەنە بەندانیەتی
بەندانیەتی تامی خۆشی لە ژێردانا خەنە بەندانیەتی دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن